بناوی خدای بەخشندەی میهرەبان دانشنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەین. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی پێنجەم دانیشتنی ژمارە 5 ڕۆژی دانیشتن 10/7/2018 بەرنامەی کار بە پێی حکمەکانی بەرگەیەکی مادەی 20 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. دەستەی سەرۆکاتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 5 خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێری 11 پێشنیوەڕۆ ڕۆژی سێشەمبە ڕێککەوتی 10/7/2018 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە: یەکەم، دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز ڕابوون تۆفیق معروف لە ئەندامەتی پەرلەمان بەبێی خاڵی یەک بڕگە بێ مادەی 30 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو کە بە نووسراوی فەرمی پێشکەشی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کردووە. دووەم، خوندنەوەی یەکەمیان پرۆژە یاسانەی خوارەوە بە پێی مادەی 71 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بکرێت. یەک، پرۆژە یاسای هەمواری سیەمی یاسای بەکرێدانی خانوبەرە ژمارە 87 ساڵی 1979 هەموارکراو لە هەرێمی کوردستان عێراق. دوو، پرۆژە یاسای هەڵبژاردننی دامەزراوەی سەرۆکاتی هەرێم. سێیەم، گفتوگۆکردنی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لەجنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیرەوی ناوخۆ ئامادەکراوە بە پێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 و بڕگەی 8 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. پاڵپشت بە مادەی 94 پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. بەڕێزانی ستا دەرفەت بە بەڕێز سکرتێری پەرلەمان بێگەرتەڵەمانی دەدەین بۆ ئەوەی ئامادەبووان و ئەوەی بەهوو بێهوو و لەگەڵ پوختەی دانیشتنی پێشتر پێشکەش بە دانیشتنەکە بیکات. فەرموو بەڕێز. بە ناوی خوای گەورە و میهرەبان، پوختەی دانیشتنی ژمارە 4 ئاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 9 حوتی 2018 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان. دوو، خوێندنەوەی ناوی ئەندامانی ئامادەنەبوو هەروەها خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو لەلایەن سکرتێری پەرلەمان. سێ، خوێندنەوەی بیرۆکەیەک سەبارەت بە کێشەی بە بازاڕکردنی بەرهەمی جوتیاران لەلایەن ئەندامی پەرلەمان بەڕێز مەلا غەریب مستەفا جێگری سەرۆکی لیژنەی کشتوکاڵ. چوار، خوێندنەوەی یەکەم بۆ دوو پرۆژە یاسا و پرۆژە بڕیارێک لەلایەن لیژنەی یاساییەوە. 5، گفتوگویەکی کراوە سەبارەت بە هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی بەڕێزان ئەندامانی دەستەی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی. 6، دواخستنی دانیشتنی پەرلەمان. ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 4 ئاسایی بەرواری 9 حوتی 2018 مۆڵەت پێدراوەنیان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون. ئەمان دانیشتنی بەیانی: سالار محمود مراد مۆڵەت، سەرکەوت سەرحەد مۆڵەت، سعید محەممەد سعید مۆڵەت، عزت صابر ئیسماعیل مۆڵەت، ئیدریس علی ئیسلام مۆڵەت، ئەنەس محەممەد شەریف مۆڵەت، بەشار مشیر ئیسماعیل مۆڵەت، جەمال عوسمان کارەسوول ئامادەنەبوو، زیاد حسێن عەبدولکەریم مۆڵەت، سیراج ئەحمەد محەممەد ئامادەنەبوو، عەبدوڵڵا جاسم ڕەجەب مۆڵەت، علی هالۆ مۆڵەت، محەممەد صادق سەدیق سعید مۆڵەت، محەممەد علی یاسین مۆڵەت، هێڤا حاجی میرخان مۆڵەت، ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت، ئێڤار ئیبراهیم حسێن مۆڵەت، بەهار محمود فتاح مۆڵەت، ڕابوون تۆفیق معروف ئامادەنەبوو، عمەر ساڵح عمەر مۆڵەت، فائق مستەفا ڕەسوول مۆڵەت، ئاری محەممەد عەبدولڕەحیم ئامادەنەبوو، عەبدوڵڵا محمود محەممەد مۆڵەت. ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 4 ئاسایی لە بەرواری 9 حوتی 2018 مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی دوای نێوەڕۆ ئەمانن: زانە عەبدوڕەحمان عەبدوڵڵا مۆڵەت، گۆران محمود ئیسماعیل مۆڵەت، ئیبراهیم ئەحمەد سمۆ مۆڵەت، شوان شێخ ئەحمەد مۆڵەت، فەیروز تەها مۆڵەت، ئایدن معروف مۆڵەت، باپیر کامەلا سلێمان مۆڵەت، یعقوب گورگیس مۆڵەت. ئەو بەڕێزانەی کە بۆ دانیشتنی ئەمڕۆ داوای مۆڵەتیان کردووە: ئەنەس محەممەد شەریف، علی هالۆ، محەممەد صادق سعید، ئێڤار ئیبراهیم، ئیدریس علی ئیسلام، زیاد حسێن، بەشار مشیر، هێڤا حاجی میرخان، دکتۆر محەممەد علی، باپیر کامەلا سلێمان، سەرکەوت سەرحەد، فائق مستەفا، ئومێد حەمە علی، دکتۆر عزت صابر، سعید مەسیفی، ڕۆزا محمود،
عمر صالح يعقوب گۆرگیس سپاس سپاس بۆ بەڕێز بێگەرتەلەبانی سکرتێری پەرلەمان. بەڕێزان دەست بە مادەکانی بەرنامەی کار دەکەین و لە خاڵی یەکەم دەست پێ دەکەین. ئەوش دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز رابوون تۆفیق مەعروف لە ئەندامەتی پەرلەمان بە پێی خاڵی یەک بەرگەبێ مادەی سی لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو کە بە نووسراوی فەرمی پێشکەشی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کردووە. دەقی نامەکە با تەواوی کەم اینجا با تەواوی کەم دەرفەتت دەدەمێ. بەڕێز سەرۆکاتی پەرلەمانی کوردستان، ئێوە ئاگادارم من چەند مانگێک پێش ئێستا داواکاری وازهێنانم لە پەرلەمانی کوردستان خستۆتە بەردەستی ئێوە. لە نامەیەکدا بۆ سەرۆکاتی پەرلەمان و کارەکانی وازهێنانم باس کردووە. ئێستا جارێکی تر داواکاری وازهێنانەکەم لە پەرلەمانی کوردستان پەسەند بکەن و ڕێکارەکانی وازهێنانم لە پەرلەمانی کوردستان دەست پێ بکەن. لەگەڵ ڕێزدا رابوون تۆفیق مەعروف 9 حوزەیران 2018. پێشەوەی ئەم دەست لە کارکشەرەوە بخەمە دەنگدان بەڕێز خاڵێکی نظامی کاک دکتۆر شێرکۆ حەمامی فەرموو. بەڕێز بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە چەند جار لە ماوەی ڕابردووە ینی داوامان کردووە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان حکوومەت ئامادە بێت لە پەرلەمان لەسەر ژیانی خەڵک موچە و ینی ئەوەی کە پەیوەندیدارە بە ئێستاوە، پەیوەندیدارە بە مەسەلەی پاشەکەوتی نایاساییەوە، هیچ یەکێک لەمانە ناخێتە بەرنامەی کارەوە. ئەوە خاڵی نظامی نییە. بەڕێز سەرۆکی پەرلەمان نظامیە لەبەرەوەی ئێمە ئەم پێڕەوە داوامان کردووە لە ڕاستیە لە ئەندامی پەرلەمان بۆی هەیە بە پێم پێڕەوە داوا بکە. ئێستا بووە بە بابەتی خەڵک، ئەمە بابەتێکە کە سەکۆی جەماوەر بۆ خۆشتایی ناردووە کە داوا ئەکا کۆمەڵێ بابەت کە پەیوەندیدارن بە ژیانی ئاسایی خەڵکەوە بخرێتە بەرنامەی کارەوە. ناکرێ ئەم پەرلەمانە ئەوەندە لاواز و بێدەسەڵات بێ لە بەرامبەر دەسەڵاتی جێبەجێکردنا. سەرۆکی پەرلەمان قبیل ناکەم بێژ لاواز بێت پەرلەمان بەش بە حالی خۆم ئەس قبیل ناکەم. ئەو بارامە تۆ پەرلەمانی بێ ئیجازە نابی کەس قسە بکات. ئەو خاڵە نظامیە کاک دکتۆر شێرکۆ حەمامین خاڵی نظامی نەبوو و بژێوی خەڵک خەمی هەموو پەرلەمانتارانە. لەو بارەوە وابزانم باشتر وایە پەرلەمانتاران واز لە زمانی مزایدە بین. ئەزانی کاکتۆر هیچ پەیوەندی بە مزایدەوە نییە. پەرلەمان چوار ئەرچی هەیە: یاسادانان، بودجە، چاودێری. لاواسترین دەستەی ئەوە ڕێی خۆتە و ڕێی خۆت بە خۆت هەلگرە. حکوومەت پەرلەمانەما بەڕێوە نەک پەرلەمان ئیجرات وەردەگرم، چونکە ئەوە زانی چۆنە، ئەوە شکاندنی شکۆی پەرلەمانە، شکاندنی بێڕێزیە لەمانم نەشکانوە. ئەوە شکۆی پەرلەمانیشکان کە دایخست زیاد بڕوای دەرت دەکەم. قسەکانی تۆش لە بسرنەوە لە پرۆتۆکۆل. ئەمڕۆ هاتی هەر تەواو نەبوو، یا لە دانیشتنەکە تەواو نەبوو. میزاجم باش. پەرلەمانی کوردستان بە پێی توانە چاودێری دەکات، بە پێی توانە، بە پێی کەش و هەوای سیاسی و ئەوەی لە سیاست دەزانن چاودێری ڕێکاری خۆی هەیە. چاودێری هەر قسە نییە و هەر میدیانیە و هەر سوۆشیال میدیانیە. چاودێریکردن یەک لە ئەرکەکانی گرنگی پەرلەمانی کوردستانە. ئەوەی بایەخی بزانیت دەزانیتن چۆن چاودێری بکاتن. چاودێری ئەوەیە داتا وەربگری، چاودێری ئەوەیە هەماهنگ بی لەگەڵ حکومەت ناشرین نەکەی لەبەر چاوی خەڵکی کوردستان. خاڵێکی تری نظامی کاک عەلی حەمەد ساڵح فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بە پێی ئەم پێڕەوی ناوخۆی کە لە بەردەسی ئێمایە لە مادەی 25 فەقەڕەی 6 ئەگەر ئامادە نەبوونی ئەندام زیاتر لە مانگێک بەبێ مۆڵەت سەرۆکی پەرلەمان بەردەوام بێت، ئەوە هیچ لە موچە و دەرماڵەکانی لە ماوەی ئامادە نەبووندا وەرناگرێت. کاتێک کە پەرلەمانتارێک 8 مانگ دەست لە کارکێشانەوە یا 4 مانگ دەست لە کارکێشانەوەی تەقدیم کردووە،
سێ دانیشتنیش زیاتر ئامادە نەبووە. ئێوە لادانی پێڕەویتان کردووە کە موچە بۆ سەرفەکەی دەرماڵی بۆ سەرفەکەی وەک پەرلەمانتار ئەمێنێتەوە تا دەست لە کار بکە. ئەمە بابەتێکی تەواو پێڕەویە. دوو بەڕێ سەرۆکی پەرلەمان بەدەر لە هەموو تەعەسسوبێک بە شێوەیەکی منطقی و عەقلانی ناکرێت ئێمەی ئەندامی پەرلەمان شەو ڕۆژ بە دوای ڕقەمی نەوتان ڕاکەین پرسیارەکانمان ئاراستەی لایەنی معنیکەین جوابمان نەداتەوە. بەڕێزان لە 6/11 داوامان کردووە ئەوە خەریکە موچەی تر ناتوانێت مانگێن بدرێتەوە. گریمان عێراق 370 ملیارەکەی نەنات. ئەزانی ئێستا $78 $32 یەگەڕێتەوە کە 375 ملیار دیناری مانگانەیە. ئەگەر هەرنێن و پەرلەمانەکە تەواو بێ و جوابیشمان مەدەنەوە بۆ چۆن پەرلەمانتاریش تەنکە ئینفعالکە خەمیەتی زەختی لەسرە فشاری لەسرە. بۆیە من عەفوو بەڕێ سەرۆکی خاڵی سێمی پێڕەویم سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف بە پێی پێڕەوی ناوخۆ داوای دەست لە کار کێشانەوەی کردووە. نایخەنە بەرنامەی کار کاکرابوون خراوەتە بەرنامەی کارەوە. یعنی ئەمە جیاوازیەکە و سپاس بۆ بەڕێز ئومێد حەماعەلی ئەوەی من ئاگادارم بەڕێز رابوون معروف خۆی داوای کردووە و لەبەرەوە دانراوە لە بەرنامەی کاردا ئەوەی کاک یوسف حالەتێکی استثنائیە ڕێزمەم و بەڕێزیان هەیە و دەبێ بە پەیڕە و ئیشکەین و دەبێ لە ئایندایەکی نزیکدا دەخینە بەرنامەی کار. دواخستنەکە لەبەر ئەو هویە بوو کە لە ئەوە لە پەیڕەودا هاتووە کە دەبێتن دواتر هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بکرێتن کە ئەوەش پێویستی بە دروستکردنی تەوافقێکی سیاسی ڕەنگە ئاسان نەبیتن. هۆکارەکان شاراوە نینن و ئەوەی ترەوەی جەنابەت باست کرد مەسلەی نەوتەوانە لە چەندین دانیشتن ئەوەتان باس کردووە. ئەوەتان باس کردووە ئەوە مەسلەکی ئەوە نییە بڵێ ژیانی خەڵک و نەوت و ئەوانە ئێوەندان پەرلەمانن هەماهەنگی دروستکەن لەگەڵ دەستگای تری حکومەتی هەرێم و بۆ ئەوەی لە کاتێکی نێزیکدا بانگی ئەنجومەنی وزە بکەین بۆ ناو پەرلەمانی کوردستان و دانیشتێکی بەرهەمدار ئەنجام بدەین. بەڕێزانەوەی بەڕێز یوسف محەممەد لە ئایندایەکی نێزیکدا دەخینە بەرنامەی کار مافی خۆیەتی بەڵام ئەوە بەسترا بوو بەوەی کە پەرلەمان لەم ماوەیەدا سەرقالی ئەوە بوو پرۆژەی چاکسازی ئەوەش پرۆژێکی گرنگی خەڵکی کوردستان بە دوواداچوونی دەکرد لە کاتێکی وادا پەرلەمان پەک بکەویت نەتوانانی تەوافقی سیاسی دروستکەی ئەوش دەبوو گرفتێکی تر بەردەم پەرلەمانی کوردستان. دوو خاڵی تری نظامی وەردەگرم و ئومێدەوارم زۆر درێژ نەبن و پرسی تر نەورژێنن. بەڕێز خەلەف ئەحمەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەکرێت جیاوازی هەبێت لە نێوان پەرلەمانتارێک بۆ پەرلەمانتارێکی تر فراکسیۆنی بۆ فراکسیۆنی تر لە نەوعێتی چاودێریکردنی پەرلەمان. ئێمە من هەم وەک خۆم وەک پەرلەمانتار و وەکو فراکسیۆنەکەیشم چیمان پێکرابێت لە چاودێریکردن لە ئیشوکارەکانی خۆمان کە واجبێکی خۆمان بووە کەم تەرخەم نەبووین کردومانە و شەو ڕۆژمان خستۆتە سەر یەک و بە پێی داتا و بە ژمارە نەتیجەکانی زۆربەی هەرە زۆری ئیشەکانیشمان دیارە بۆیە ناکرێت پەرلەمانتارێکی بەڕێز لە پەرلەمانەوە پرۆسەی چاودێریکردنی پەرلەمان کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوومان کە 4 ساڵ زیاترە زۆر بە باشی بەڕێوەمان بردووە و لە سەرتاوە ئێمە شانازیمان بەوە کرد کە ئەو پەرلەمانە ئەکتیڤترین پەرلەمان بۆ لە ڕۆی چاودێریکردنەوە ئێستا ئەم بابەتە نادیدە بگیرێ و ناکرێت تەنها دیوەڕەشەکانی ژیانی خەڵکی کوردستان ببینی و ئەگەر بە پێی قسەی هەندێک پەرلەمانتار وایە ئێستا وڵاتە تەواو تاوێران بوو نوقمی زەوی بوو وانییە و وا دەرنەچوو ناکرێت لەسەر ئەم نەمەتە بەردەوام بۆیە داواکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر قسەیەک لە شوێنی خۆتان قسە مەکە هەر قسەیەک تۆمەتە ناتۆ قسەت کردووەوەش وەڵامە فەرموو هەر قسەیەک تۆمەتە و هەوڵی پەرلەمانتار نادیدە ئەگیرێ لە پرۆتۆکۆلی پەرلەمان بسڕێتەوە تکایە و ئێمە شانازی بەو مێژووی خۆمانەوەکەی کە لەو پەرلەمانە کردومان لە ئیش و لە کار و لە چالاکی بە پێی راپۆرتەکانی پەرلەمان بە پێی داتا و ژمارەکان بە پێی ئەرگەکان ئەوە ئەرشیفە و ماوەتەوە من شانازی پێوەکەم و ڕازی نابم هیچ پەرلەمانتارێ سوکایەتی بەو مێژووی ئێمە بکە. سپاس کاک خەلەف. قسەکانی ناپەیڕەوی بوو بە پێی ئەم پەیڕ تۆ لە شوێنی خۆت قسە مەکە کاک دکتۆر شێرکۆ. یەک خاڵی تری نظامی وەردەگرم تەواو بەڕێز عومەر عینا لە مێژەوە دەست بەرز کردووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی حەوت لە مادەی 25 ئەمە داقەکەیەتی لە حاڵەتی ئامادەنەبوونی ئەندام لە کۆبوونەوەکانی پەرلەمان یان لیژنەکانی بەپێ پاساوی ڕەوایی بۆ 3 جاری جیا لە ماوەی خولی گرێدرا و ئەوە سەرۆک بۆی هەیە ئەو ئەندامە لیستەکەی لەم بارەیەوە ئاگادار بکاتەوە.
و مافی ئەندامێتشی نامێنێت هەر بە پێی ئەم پەیڕەوە بەڵام چەند ئەندام پەرلەمانێک لە ناو ئەم پەرلەمانی کوردستان هەیە ئەم ئیجرعاتەی لەگەڵ نەکراوە ئێمە داواکەین بۆ لەگەڵی نەکراوە سەربار بم بورەتخوا سەرباری ئەوەش من پشتگیری قسەکانی دکتۆر شێرکۆکەم هەرچەند تۆزی عەسەبی بوو دکتۆر شێرکۆ بەڵام ئایا ئێوە هەز ناکەن پەرلەمانی کوردستان نەک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لەلایەن وەزارەتی داراییەوە بودجەکەی تحکومی پێوەکرێ بودجەکەی لەلایەن وەزارەتی داراییەوە ڕاگیراوە وەک پێویست بودجە نادرێ بەم پەرلەمانە سپاس بەڕێز سەمەر عینایەت هەندێک پرسەنە لە ڕوانگەی کەسی تەماشایان دەکرێت ئەمە وەزارەتی دارایی هەژمونی خۆی فەرز نەکردووە لەسەر پەرلەمانی کوردستان حالەتێک دروست بووە و ئەوە هەماهەنگێکی باشەیە لە نێوان پەرلەمانی کوردستان و وەزارەتی دارایی کە ئەمە دەتوانن لە دیوانی پەرلەمانی کوردستان بپرسن کە بودجەی پەرلەمانی کوردستان و دارایی پەرلەمانی کوردستان بە تەواوی سربەخۆیە هیچ پەیوەستیەک و پەیوەندیەکی با وەزارەتی داراییوە نییە بەڵام سیولەی نەقدی بابەتەکە ئەوە گرفتەکە و پرسەکە لە هەرێمی کوردستان ئەوەی پەیڕەوی ناوخۆ بەڕێزان بە ینی بۆ زیاتر تەکیدکردن سەرۆکاتی پەرلەمان مراعاتی زۆربەی ئەندامانی پەرلەمانی کردووە هەبووە لە لژنەکان ئامادە نەبووە چەندین کوبوونەوەی لژنە کراوە ئامادە نەبووە ئەندامی پەرلەمان هەبووە لە مانگ زیاتر حاضر نەبووە مراعات کراون ئەوە حالەتەکە بەدەر لە پەیڕەوە حالەتێکی تری کۆمەڵایەتیە بە هەر شێوازێک تەقیمی بکەن ئێمە ئەوەی کردومانە ئەوەی کاکڕابوون بەڕاستی حالەتێکی استثنایی بوو کاکڕابوون کە لێرە بوو حالەتێک دروست بوو نەدەتوانێت ڕا بە ئاسانی ئەو بابەتە بخەیە بەر ئەوەی دەست لە کارکشانەوە بخەیە بەرنامەی کار بۆ ئەوەی لێکدانەوەی تری بۆ نەکرێن یعنی خۆی حالەتێک بوو نەخوازراو بوو ڕۆیدا و کۆتایی پێهاتووە بەڕێزانەوەی من باسم کرد دەست لە کارکشانەوەی بەڕێزرابوون معروف دەخینە دەنگدان لە ماوەیەکی نێزیک دەست لە کارکشانەوەی بەڕێز یوسف محەممەد دەخینە دەنگدان و دەخینە بەرنامەی کار ئەوەی یەکەم بەڕێز دەست لە کارکشانەوەی بەڕێز رابوون معروف لە ئەندامەتی پەرلەمانی کوردستان دەخینە دەنگدان پەنجا و پێنج کەس لە گەلیدان ئەوەی دژە کەس نییە دەست لە کارکشانەوەکە پەسەند کرا دووەم خوندنەوەی یەکەمیان پرۆژە یاسانەی خوارەوە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکرا و خوندنەوەی یەکەم بکرێت داوا لە بەڕێزان لژنەی یاسایی دەکەین فەرموون تەشریف بێنە سەر سەکوی تایبەت بە لژنەکان بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای یەکەم پرۆژە یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمە کە لە 5 مادە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتووە لەلایەن ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە واژۆ کراوە کە ناوەکانیان دەخوێنینەوە یەکەم برزۆ مەجید عەبدوڵڵا 2 محمود حاجی عومەر 3 حەسەن ساڵح 4 عادل عەزیز 5 زولفا محمود 6 علي حما صالح 7 دكتورة جوان إسماعيل عزيز 8 بيستون فايق 9 أيوب عبد الله 10 بري صالح حميد 11 روزا محمود عثمان 12 إيفار إبراهيم 13 منيرة عثمان 14 دكتورة بهار محمود 15 قارمان قادر 16 عبد الرحمن علي رضا 17 أنور قادر مصطفى 18 أبو بكر عبد الله 19 بهار عبد الرحمن محمد
20 ئومێد حەمە عەلی 21 فایق مستەفا داوا لە بەڕێستان دەکەم کە ئاراستەی لیژنەی پەیوەندیداری بکەن. سپاس بۆ بەڕێز دکتۆرەوالان سەرۆکی لیژنەی یاسایی. ئەم پرۆژە یاسایە ئاڕاستە دەکەین بۆ لیژنەی یاسایی و لەبەرەوەی پەیوەستە بە ئامادەکاریانی کۆمسیۆن بۆ هەڵبژاردی سەرۆکاتی هەرێم لەبەرەوە سیفەتی استیعجالی پێدەدەین. فەرموو بەڕێز. پرۆژەی دووەم پرۆژە یاسای هەمواری سێمی پیادەکردنی یاسای بەکرێدانی خانوبەرە ژمارە هەشتی ساڵی 1970 ساڵی 1970 هەموارکراو کە لە 12 مادە هۆیەکانی دەرچواندن پێکاتوە لەلایەن ژمارەیەک لە پەرلەمانتاران پێشکەش کراوە. یەکەم عمەر عنایەت حەمە سەعید، شێرکۆ حەمە ئەمین، برزۆ مەجید، عادل عەزیز، بەهزاد دەروێش، شێرکۆ جەودەت، ئەبوو بەکر عمر عبدالله، عبدالرحمن علي رضا، غريب مصطفى حمخان، بهر عبدالرحمن محمد، بري صالح حميد، زلفى محمود عبدالله، جوان إسماعيل عزيز، حاجي كاروان، بيستون فايق. سپاس بۆ داوا لە سەرۆکاتی پەرلەمانەکەم ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکەن. بەڵێ سپاس بۆ بەڕێز تەلار لەتیف ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان. ئەم پرۆژەیە یاسایە ئاڕاستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی لیژنەی شارەوانیەکان گشت ئەندامانی پەرلەمان. سپاس بۆ بەڕێزان فەرموو بەڕێز تەلار لەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر گرنگی یاسای بەکرێدان و لەبەرەوەی کۆمەڵی کێشەی زۆر دروست بووە بەتابەتی بۆ بازار و بۆ کرێچیەکان داواکارم ئەم پرۆژەیە سفەی استعجالی پێدێ بۆی بە زووترین کار لەسەر پرۆژەکەی ئەمڕۆ دوێنێ بکەین کە خوێنەوەیەکەمیان بۆ کراوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز تەلار لەتیف. ئەو هویانە کە سفەت استعجالی بدەینێ ڕەوانە بە پەسەند دەزانین بۆیە سفەتی استعجالی دەدەینە ئەو پرۆژەیە و داواش دەکەین بۆ هەردوو پرۆژە راپۆرتەکان ئامادە بکرێن بۆ ئەوەی لە زووترین کات بخینە بەرنامەی کار. فەرموو بەڕێز دکتۆر ڕێوەسمە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی مادەی 73 لە پەیڕەوی ناوخۆ پێدانی سفەی ئیستیعجال بە هەر بابەتێک جگە لە بودجە کە خۆی لە ئەسڵا سفەی مستعجلی هەیە دەبێت پەرلەمان بیکە. فەرموو نەگەر سەیری مادەی 73 پەیڕەو بکەن دەبێت بیخەنە دەنگدان. سفەی ئیستیعجال دەبێت بخەنە دەنگدان. هەردووکیان دەخەینە دەنگدان. یەکەم سفەتی ئیستیعجال دەدەینە پرۆژە یاسای هەڵبژاردنی دامەزراوی سەرۆکاتی هەرێم سفەتی ئیستیعجال بۆ ئەوی بدەینە ئەم پرۆژەیە دەخەینە دەنگدان. سفەتی ئیستیعجال دەدەینە پرۆژەی یەکەم. داوایان کرد ئێمە داوامان کرد سفەتی ئیستیعجالی بدەینە. تەسیری لەسەر ئەمە چەند 41 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە دوازدە کەس دژن بە زورینەی دەنگ پەسەند کرا سفەتی ئیستیعجالی پێ بدرێت. دووەم پرۆژە یاسای هەمواری سیەمی یاسایی بەکرێدانی خانوبەر ئەوەی ئاماژە پێکرا ئەوەش داوا کرا لەلایەن لیژنەی یاسایی سفەتی ئیستیعجالی پێ بدرێت دەخەینە دەنگدان. شەست و دوو کەس بە پەسەند دەزان سفەتی ئیستیعجالی پێ بدرێت ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. سپاس بۆ بەڕێزان سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی. سپاس بۆ ئێوەی بەڕێز
سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڕێواز بۆ بە بیری ئێمەیان خستەوە. بەڕێزان، بڕگەی سیەم لە بەرنامەی کار گفتوگۆکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لجنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادەکراوە بەپێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 بڕگەی 8 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 یانمارکراو پاڵپشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. داوا لە بەڕێزان دەکەی لجنەی کاتی فەرمۆم بۆ سەکۆی لجنەکان تایبەت بە لجنەکان. بەخوا شێوە فەرموو بەڕێزان، دەست بە پەیڕەوی ناوخۆ دەکەین، بەردەوام دەبین، داوا لە بەڕێز سەرۆکی لجنەی کاتی دەکەین. ئەو مادانەی مناقەشە لەسەر تەواو بووە، کۆتایی پێ هاتووە دەخینە دەنگدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بەشی حوتەم بەشی چاودێریکردن لەلایەن ئەندامانی بەڕێزی پەرلەمان گفتوگۆی لەسەر کرابوو وەکو ئەو سیستەمەی کە پەسەندمان کردبوو لە پەرلەمان. ئێستا مادە بە مادە مادە بە مادەی دەخوێنینەوە ئەوەی
سێ ڕاز زیاتر پشتگیری کردووە دەیخینە دەنگدان ئەوەی تر تەنها سیاغیە ئەو سیاغانەی کە کردومانە دەیخوێنینەوە و دەیخینە دەنگدان. بەڵێ فەرموو. بشی حوتەم چاودێریکردن یەکەم پرسیار دەکاتە مادەی 59 ولا ڕەشنووسەکەی بەردەستان مادەی 64 تەنها سیاغەیە بەم شێوەیە سیاغە کراوەتەوە ئەندام بۆی هەیە پرسیاری نووسراو یان زارەچی لە ڕێگای سەرۆکایەتی بۆ سەرۆکوەزیران یان ئەندامانی ئەنجومەنی وەزیران بنێرێت بۆ ڕوونکردنەوەی بابەتێک کە دەکەوێتە چوارچێوەی پسپۆرەکەیان یان بابەتێک کە ئەندام زانیاری لەبارەوەی نییە یان دەیەوێت بە دوواداچوونی لەبارەوە بکات یان دەیەوێت ڕای حکوومەت لەبارەی بابەتەکەەوە بزانێت. ئەمە تەنها سیاغە کراوەتەوە داوا لە بەڕێ سەرۆکی پەرلەمان دەکەین بەم شێوەی خوێنمەوە بیخاتە دەنگدان. بەڕێزان جوتان لێ بۆ ئەو مادەی 59 بەو شێوازەی خوێنرایەوە دەخینە دەنگدان. شش لێرە. شەست کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی تر مادەی بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 60 تەنها سیاغێ و ئیزافەکردنی یەک دەستەواژەیە دەیخوێنمەوە بەو شێوەی کە دەیخوێنینەوە داوا لە جەنابەت دەکەین بخێ دەنگدان. مادەی 60 کە ئەکاتە 65 پرۆژەی بەردەستان مەرجەکانی پرسیاری نووسراو یەک دەبێت پرسیار لەلایەن یەک ئەندام یان زیاتر پێشکەش کرابێت و بەروار و واژووی لەسەر بێت لە ڕێگای سەرۆک ئاراستە کرابێ. دوو دەبێت پرسیار ڕوون و پخت بێت و مەبەستەکەی دیاری کراو بێت فاریزە توانج و ڕای تێدا نەبێت و لە کەداری کەسێتیەکان و دەستە و دامەزراوەکانی هەرێم نەکات. سێ نابێ بابەتی پرسیارەکە لە بەردەم دادگا بێت. چوار دەبێت پرسیارەکەی لە تایبەتمەندی ئەو وەزارەتە بێت کە پرسیارەکەی ئاراستە کراوە. پێنج نابێت پرسیارەکە پێچەوانەی دەستور و یاسا و بەرژەوەندی گشتی بێت و ناژبێت پێشتر وەڵام درابێتەوە. شەش ئەو بابەتەی ئاراستەی لیژنەی پەیوەندیدارەکانی پەرلەمان کراون پرسیاریان لەبارەوە ناکرێت تا لیژنە راپۆرتی خۆی پێشکەش دەکات ئەوە ئیزافە کراوە ئەو دەستەواژەیە بە مەرجێک لیژنە لە ماوەیە کە لە 15 ڕۆژ تێپەڕ نەکات راپۆرتەکە ئامادە بکات. حەفت ئەو پرسیارانەی دەنێردرێن بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دەبێت پەیوەست بن بە کارنامە و سیاسەتی گشتی حکوومەت و ئەو دەستەوازەیەش ئیزافە کراوە جێبەجێکردنی یاسا بەرکارەکان. داوا لە بەڕێستان دەکەین ئەمە خوێنمانەوە بخەنە دەنگدان. دکتۆر فەرسەت ئەم مادەیە پێشتر مناقشە کرابوو بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. مادەی 60 کە دەکەتە 65 ئەوەی لە بەردەستی ئەوەی بەڕێزدایە. لێرە 63 کەس لەگەلیدان ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی 61 بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 61 تەنها سیاغەیە بەو شێوەی دەخوێنمەوە داوا لە بەڕێستان دەکەین بخێ دەنگدان. مادەی 61 یەک دەستەی سەرۆکایەتی بۆی هەیە ئەو پرسیارانە ڕەت بکەنەوە کە هەر مەرجێک لەو مەرجانیان تێدا نەبێت کە لە مادەی 65 ئەم پەیڕەوە ئاماژەیان پێدراوە. دوو ئەو ئەندامەی کە پرسیارەکەی ڕەت کراوەتەوە ئەگەر بە بڕیاری سەرۆکایەتی ڕازی نەبوو بۆی هەیە داوا بکات بابەتەکە بخرێتە بەردەم دەستەی گشتی. ئەو 65کەش دەبیتە بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشوەختە ئەوە دەخینە دەنگدان ئایا
لەگەڵ ئەوەن مادەی 67 و 68 پرۆژەکە کە ئەکاتە مادەی 62 63 لەگەڵ مادەی 61 دەمج بکرێتە بڕگەی 3 و 4 66 و 67 و 68 دەمج بکرێن لەکە پرۆژەکە لە پێشتانە ئەکاتە 61 و 62 3 بکرێنە مادەی 61 سێ مادە دەمج بکرێن ئەوە دەخینە دەنگدان دەمجکردنی سێ مادە ئەگەر تخوا ببیرم بینەوە ئەوەی لە بیرم چوو دەمج لێرە 68 کەس بە پەسەند دەزانن دەمج بکرێت ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا ئەر سێ مادە دەمج کران بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەو مادە دەمج کراوانە لە چوارچەوەی چوار بڕگەدار ڕێژراونەتەوە تەنها سیاغەیە دەیان خوێنمەوە بەڵێ فەرموو بۆی ئامادە بێت بۆ دەنگدان مادەی 61 یەک دەستەی سەرۆکایەتی بۆی هەیە ئەو پرسیارانە ڕەت بکەنەوە کە هەر مەرجێک لەو مەرجانیان تێدا نەبێت کە لە مادەی 65 ئەم پەیڕەوە ئاماژەیان پێدراوە دوو ئەو ئەندامەی کە پرسیارەکەی ڕەت کراوەتەوە ئەگەر بە بڕیاری سەرۆکایەتی ڕازی نەبوو بۆی هەیە داوا بکات بابەتەکە بخرێتە بەردەم دەستەی گشتی سێ لە ماوەیەک کە لە 7 ڕۆژ تێپەڕ نەکات لە بەرواری گەیشتنی پرسیارەکە سەرۆک پرسیارەکە دەنێرێت بۆ سەرۆک وەزیران یان ئەو وەزیرەی پرسیارەکەی ئاراستە کراوە چوار دەبێت ئەو لایەنەی پرسیارەکەی ئاراستە کراوە لە ماوەی 7 ڕۆژ وەڵامی پرسیارەکە بدەنەوە لە هەموو حاڵەتێک نابێ وەڵامی پرسیارەکان لە 21 ڕۆژ زیاتر دوا بخرێت ئەو 65 ئەوەی هاتووە ئەوەش بگۆڕن بکەم بە 6 ئەوەی هاتووە لە بەرگەی یەکەم ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە شێستەکەش بەڵێ مناقەشە تەواو بووە کوتایی هاتووە بەو شێوازەی خوێندرایەوە تەنیا ڕقم بوو دەخینە دەنگدان مناقەشە کوتایی پێ هاتووە لە دانیشتنی پێشتر لێرە 61 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە یەک دژە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا مادەی 62 کە دەکاتە 69 بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 62 تەنها سیاغەیە و لەسەر بڕگەی سێش پێم وایە سێ کە زیاتر داوایان کردبوو دەستکاری بکرێت ئەمە سەرەتا و سیاغەکە دەخوێنینەوە ئەگەرەوە پەسەند کرا ئەگینە پاش ئەوە بڕگەی سەیەکە ئەو خلافە دەخینە ڕوو مادەی 62 یەک بە کۆتایی هاتنی وەرزی گرێدان پرسیار لە سەرەتای پرسیار کۆتایی نایەت ناوهانیە کۆتایی وەرزی خودی پرسیارە بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان بەو شێوەیە سیاغە کراوەتەوە
مادەی 62 یەک بە کۆتایی هاتنی وەرزی گرێدان پرسیار کۆتایی نایەت تەنها ئەو ماوەیە بۆ وەڵامی پرسیار دیاری کراوە نامێنێت لە سەرەتای وەرزی گرێدان سەر لە نوێ ماوەکە دەست پێ دەکاتەوە. 2 ئەندام بۆی هەیە پرسیارەکەی بکێشێتەوە. 3 ئەگەر زیاتر لە یەک ئەندام هەمان پرسیاری ئاراستە کرد ئەوە پرسیارەکە بە ناوی ئەو ئەندامە ئاراستە دەکرێت کە پێشتر پێشکەشی دەستەی سەرۆکایەتی کردووە بەڵام دەبێ وێنەیەکی وەڵامەکە ئاراستەی ئەو ئەندامانش بکرێتەوە کە هەمان پرسیاریان کردووە. ئێمە بەم شێوە سیاغەمان کردوتەوە بەڵام لەسەر بڕگەی 3 ڕای جیاواز هەبووە کە پرسیارەکە ئاراستەی تەنها ئەو ئەندامە نەکرێت یەک ئەندام نەکرێت ئاراستەی هەموو ئەندامەکانیش بکرێت بەڵام ئێمە وەکو لیژنەوەی بەباش دەزانین سەرەتا مادەکە بەو 3 بڕگەیە بەو سیاغە نوێی مە بخرێتە دەنگدان ئەگەر پەسەند کرا ئەوە دەبێتە مادەی 62 ئەگینە بڕگەی 3 سیاغە دەکەینەوە. تێبینیە؟ بەڵێ تێبینیە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێمان باشە بڕگەی 3 جەنابی دکتۆر فرسەت بیخوێنێتەوە بۆی بەرچاوی ئەندامان ڕوون بێ ئایا دەنگ بە کامیانەدەن یعنی بیخوێنێتەوە ئەو سیاغە تازەکە سیاغەی تازەکە کە دکتۆر فەرسەت بەو شێوازەی کە ئێوە داتان ڕشتووە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر بڕگەی 3 مڵاحەزەیەکێ کە لێرە لەو بڕگەی ئێمە داماڕشتووە کولیژنەی کاتی پەیڕە و ئەڵێین پرسیارەکە ئەگەر لەسەر هەمان بابەت زیاتر لە یەک کەس هەمان پرسیاری کردبوو چێ پێشتر پرسیارەکەی بردبوو لە دەستەی سەرۆکایەتی وەڵامەکە بە ناوی ئەو ئاراستەی حکوومەت دەکرێت وەڵامەکەش ئاراستەی ئەو دەکرێت بەڵام وێنەیەک دەدرێتە ئەو ئەندامانەی تریش کە پرسیارەکەیان ئاراستە کردووە دیارە 3 کەس زیاتر لە ئەندامانی پەرلەمان داوایان کردووە نەخێر بە پرسیارەکە بە ناوی هەموو ئەندامان ئاراستە بکرێت کە وەڵامەکەش هاتەوە ئاراستی هەموو ئەندامان بکرێت. وجاو خلافەکە ئەوەی نقطەی خلافی ئێستا ئێمە بیخەینە دەنگدان کە ئاراستەی هەموو ئەندامان بکرێ و بە ناوی هەموو ئەندامانیش ئاراستە بکرێیانە ئێمە مناقەشەیەکمان کرد پێمان وا بوو ئەوەی کە هەیە کێشەی تێدا نییە بۆیە پێمان باشە وەکو خۆی بیخەینە دەنگدان چونکە ئەگەر 4 کەس لە کاتی جیاواز ئەمڕۆ چووە ئەو 2 بەیانی چووە ئەو 3 ڕۆژی تر چووە سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی یەکەم کەس چووە پرسیارەکە بە ناوی ئاراستە دەکات بەڵام دواتر کە وەڵامەکەی هاتەوە بۆ ئیتڵاع وێنەیەکیش دەداتە ئەوانەی تر کە پرسیارەکەیان ئاراستە کردووە. بەڕێز قارەمان ڕوونکردنەوەی ئیزافی بەڕێز سەرۆکی پەرلەمان زیاتر لە 3 کەس داوای کرد بۆ بڕگا هەڵبژیرێ بەڵام ئەوەی کە زیاتر جێی گفتوگۆ بوو لێرە ئەوە بوو کە چەند ئەندامێک پێشکەشی دەکەن بەڵام بەگەر سەیری وەقت بکەین ئەوڕۆ من پرسیارێک پێشکەش دەکەم 4 ڕۆژی تر پەرلەمانتارێک تر پرسیارێک ئاراستە دەکا معقولە لە ماوەی 4 ڕۆژیان 6 ڕۆژ لە نێوان من و پەرلەمانتارێک بێ پرسیارەکەی من هێدرابیتەوە تا ئەو کاتە لێ من پێم وایە ئەوەی کە یەکەم جار سیاغەمان کردەوە بە ناوی هەموو ئەندامان ئاراستە بکرێت کە هاتیشەوە نوسخە بدرێ بە هەموو ئەندامان واش داواکرا 3 کەس زیاتر داوای کردووە. سوپاس. سپاس بۆ بەڕێز قارەمان بۆ ئەو ڕوونکردنەوەی ئیزافی وا پێدەچیت ئەوەی نقطەی خلافی ئەوەی 3 کەس پشتیوانی لێ کردووە ئەوە بخەینە دەنگدان ئەکە دەنگی هێنان مادەکە هەمووی کاک دکتۆر فەرسەت دواتر مادەکە هەمووی بخەینە دەنگدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ئەوەی کە ئەندامان داوایان کردووە بەو شێوەی لێدە سیاغەکە بۆیە من پێشنیاز دەکەم سەرەتا ئەوە بخەینە دەنگدان ئەو مادێ ئەو بڕگەیە وەکو خۆی بڕوە یان ئەو سیاغەی ئەندامان سیاغەکە بەو شێوەی لێدێ ئەگەر زیاتر لە یەک ئەندام هەمان پرسیاری ئاراستە کرد ئەوە پرسیارەکە بە ناوی هەموو ئەو ئەندامانە ئاراستە دەکرێت کە پێشکەشیان کردووە وە وێنەیەکی وەڵامەکەش ئاراستەی هەموو ئەندامان دەکرێتەوە یەک پرسیارە بەڵام 4 کەسی جیاواز پێشکەشیان کردووە ئێمە تەفزیلی ئەوەمان کردووە لە کاتی جیاواز تەفزیلی ئەومان کردووە چێ یەکەم کەس پێشکەشی کردووە بە ناوی ئەو بچێ بۆ حکومەت بەڵام وەڵامەکەی بۆ هەموو ئەو ئەندامانە بێتەوە کە هەیەە ئێمە پێمان وایە ئەم ڕێگەیە دروسترە بەڵام ئەگەر
دەتانەوێت ئەمە بخەینە دەنگدان ئەو سیاغەی ئێوە پێشنیازتان کردو سەرەتا ئەو سیاغەیە دەخەینە دەنگدان ئەگەر قبول کرا هەنجی هەموو مادەکە دەخەینە دەنگ ئەو سیاغا ئەو دارشنا ئەوەی ئێستامەژەتان پێکرد کاک دکتۆر فرسەت ئەوە بخە دەنگدان بەڵێ ڕوونکردنەوەیکی تر کالی حەمەساڵ ئەوەی کە خوێنراوەوەی ئەندامان کێشەیەکی تیا مەسەلەن تۆ چەند ڕۆژ چاوەڕێی پرسیاری ئەم چەند ئەندامەکەی 10 15 20 یعنی ئەم هەموو ئەندامە لە چەند ڕۆژە پرسیارەکە ئاراستەکەن ئەگەر لە ماوەی 3 ڕۆژا بێ هیچ مشکلە نییە 3 ڕۆژ چاوەڕێکرێت تا هەمووی بەڵام خۆ ناکرێت 20 ڕۆژ چاوەڕێکرێت تا هەموو ئەندامەکان پێکەوە پرسیارەکە نێن و بەناوی هەمویانەوە بەڵێ بەڕێز ئامینە زکریش ملاحەزەکە دواتر کاک بیستۆن بەڕێز سەرۆکی پارلەمانی پارلەمانتار وەختی پرسیارێکت کاتن احتمالە هەوشێوەی وێ پرسیارێ ئەندامێکی بۆ ئەندامێکی دیتر وەکی یەک بیتن واتە یەک بابەت هەمان پرسیار هەبیتن وەختی تو پرسیار بۆ حکوومەتی فڕێتکای مالیزدێت پارلەمان سکرتێری پارلەمانی شوولە سکرتێری پارلەمانیا کوپولینە پرسیارە بکاتن ئەوێت کو پارلەمانتار پێشکەشکە و دوێت فیلتەرەکە دەرباز ببیت بۆ حکوومەتی ناچێبیت مؤسسەکە گرنگ پرسیارە شێوازێکی جوراجور یان یەک پرسیار بە هەمان شێواز بە حکوومەتی فڕێکە دوێت تەنزیمە کوڕی خستنەکە دەهبیت بووە کاری سکرتێری پارلەمانیە کو ئەو پرسیارە کوتێتە ئارەستەکردن بۆ حکوومەتێ و بەرسبێت کوتێتن بۆ سەر پارلەمانتارە شێوازێکی ینی ئەو ڕێک بخیتن بەرسبە بۆ هەمی پارلەمانتارە بچیتن ئەگەر ئەوە و پارلەمانتارێک پرسیارێکی دیکەتن پشتی 2 ڕۆژێ دیتر پارلەمانتارێکی دیتر هەمان پرسیار دیکرد ئەو پرسیارە کوتێتە هەنارتن پرسیارە دوێ ئەوە ڕۆژە پاشتر تێتە هەنارتن سکرتێری پارلەمان دوێنێکی خۆ هێریتن بەس بەرسبە کوتێتن ئامینایە فەرسەتە یەدیە ئەوێت کو ئەو پرسیارکردن هەر پارلەمانتارێکی پرسیارکردی بەرسبەوەی دێتە هەنارتن بۆ هەمیە واتە ئەوە کاری سکرتێری پارلەمانیە وێ پولین بکە فیلتەر بکات ڕێک بخیت سپاس بۆ بەڕێز ئامینە زکری سەرۆک پەرلەمان بەڕێز بیستون فایق ئەوش بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من بیرمە لە دانیشتنەکەی ئەم تەرحەهی من بوو ئەمە من پێم وایە لە سندنەوەی حەقە لە ئەندامێکی تر لەبەرەوەی من کە ئەندامێکی پێش من پرسیارێکی کردووە منیش دەمەوێت هەمان پرسیار بکەمەوە تۆ چۆنەوە حەقە لە منەسێنی لەبەرەوەی کەسێکی تر ئەو پرسیاری کردووە وەڵامی ئەوم بۆ ئەنێری کاکەمە حاڵەتێکی زۆر تەبیعیە نەکێشە دروستەکە نەقورسایی بۆ حکوومەت دروستەکان نە هیچی تێچێت لەم خولەیە چەندین حاڵەتی لەو شێوەیە بوو لە جاری پێشوو من باسم کرد لەگەڵ کاکسۆران ئێمە پرسیارێکمان بەجیان نردبوو بێەوەی ئاگامان لێ بوو وەڵامەکە کۆپی کرابوو بۆ هەردووکمان هاتبووەوە یعنی حاڵەتێکی زۆر نۆرماڵ و تەبیعیە گەر فەقەرەکەش لابی پەرلەمانتارێک پێش من زەختی لەسەر داوای لێکرێ بە ناوی خۆیەوە پرسیارێک لە وەزارەتێ بکە ئێ وەزارەتەکە خۆ زۆر قورس لەسەری ناکەوێت کۆپیەکە بەس ناوەکانە گۆڕێ وەڵام بۆ فلان ئەندام وەڵام بۆ فلان ئەندام یعنی حاڵەتێکی زۆر تەبیعیە سپاس بۆ بەڕێز بیستون فایق بەڕێز دکتۆر فەرسەت ڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەم بابەتە زیاتر مناقەشە هەڵناگرێ و دای مناقەشە بازارێکی تر لەسەری نەکەن ئەو سیاغەی ئەندامانی بەڕێزی پەرلەمان سێ کەس زیاتر پێشنیازیان کردووە دەیخوێنمەوە دەیخەینە دەنگدان قبولتان بوو دەچێتە شوێنی ئەو سیاغەی ئێمە قبولتان نەبوو سیاغەکەی خۆمان کە لە بلیژنەی پێڕە و نووسراوە وەکو خۆی هەمووی مادەکەی پێکەوە دەخینە دەنگ بۆیە ئێستا ئەو باشە ئەگەر جەنابەت قبول بکەی بڕگەی سێم بە سیاغەی ئەو بەڕێزانی پێشکەشیان کرد دەیخوێنمەوە بیخە دەنگدان ئەو شێوەیە ئەوە بخوێنەوە ئەگەر زیاتر لە یەک ئەندام هەمان پرسیاری ئاراستە کرد ئەوە پرسیارەکە بە ناوی ئەو ئەندامانە ئاراستە دەکرێت کە پێشکەشیان کردووە و وێنەیەکی وەڵامەکەی ئاراستەی هەموو ئەو ئەندامانە دەکرێتەوە کە پرسیارەکەیان کردووە بەڕێز سەرۆکی پەرلەمان لێرەش دەستمان هەڵگرتووە 5 دقەی دەستمان هەڵگرتووە بەڵێ لێرەش 5 دقەی دەستمان هەڵ کەس ئاوڕ لێرە ناداتەوە وەڵا 5 دقە نییە بەڵام واتەوێ 5 دقەی دەستم هەڵگرت فەرمۆ بەڕێز ماجد ئەسمان فەرموو زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆ دەکرێت سیاغەکە بەو شێوەیە بکرێ چونکە سەرۆکاتی پەرلەمان دەبێت ئیجراعاتی بەپەلا بکە بۆ ئەو هەر نووسراوێک ئەندام پەرلەمان پێشکەشی دەکات نەک بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ و هەفتەیەک 15 ڕۆژ ئەنجا نووسراوە بکە لە هەمان ڕۆژ چەند ئەندام پەرلەمان ئەگەر لە نەفسی ڕۆژ هەمان پرسیاریان پێشکەش کرد بە ناوی هەمویان بڕوە ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژ بەسەردا چوو ئەوە دەکرێت نها بۆ ئەو پەرلەمانتارە بێت کە یەکەم جار پێشکەش کردووە سوپاس سپاس بۆ بەڕێز ماجد عوسمان مناقەشەکە کۆتایی هاتووە لە مێژە ئەوە لەسەر سیاغەش خوێندرایەوە بەو شێوازەی خوێندرایەوە کاک دکتۆر فەرسەت ئەوە دەخەینە دەنگدان ئەگە دەنگی هێنان ئەوە مادەکە هەمووی پێکەوە دوایی دەخەینە دەنگدان ئەوەی یەکەم ئەوەی کاک دکتۆر فەرسەت خوێندێەوە بۆ ئێوە بەرگەی سیەم کاجارێکی تر بخوێنەوە دیارە کە بەرگەی سێ لە مادەی 62 بەم شێوەیە لەسەر داوای سێ ئەندام زیاتر کە داوایان کردووە سیاغەمان کردووە داوای ئەوانە واتە ئەو ڕەیە دەدەینە دەنگدان ئەگەر زیاتر لە یەک ئەندام هەمان پرسیاری ئاراستە کرد
ئەوە پرسیارەکە بە ناوی هەموو ئەو ئەندامانە ئاراستە دەکرێت و وێنەیەکی وەڵامەکەشی ئاراستەی ئەو ئەندامانە دەکرێتەوە. تەواو بەو شێوازە ئەو خوێندرایەوە دەخینە دەنگدان. بەرگەی سێ نۆ لێرە 29 کەس ئەو پێشنیارە پەسەند دەکەن. ئەوەی دژە دەیەوێت وەکو خۆ ببینیت وەکو پێشتر. ئێوە دەنگتاندا بوو بۆ ئەوەی تر. بیست و سێ کەس داوا دەکەن وەکو خۆ ببینیت واتە بە زورینەی دەنگ پێشنیارەکە پەسەند کرا. ئەوەی یەکەم 29 بە 23 واتە ئەمەی پێشنیارەکە کە گۆڕانکاری تیا بکرێتەوە پەسەند کرا. مادەکە کوی مادەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەکە بەو دەستکاریەی کە کرا دەیخوێنینەوە بۆ ئەوی هەمووی پێکەوە بخرێتە دەنگدان. مادەی 62 بڕگەی 1 تکایە جۆ بگرن بەڕێزان بە کۆتایی هات ئۆکی خۆم بدەوە بەخۆ غەڵەتەکەمەوە. بڕگەی 1 بە کۆتایی هاتنی وەرزی گرێدان پرسیار کۆتایی نایەت. تەنها ئەو ماوەیە بۆ وەڵامی پرسیار دیاری کراوە نامێنێت. لە سەرەتای وەرزی گرێدان سەر لە نوێ ماوەکە دەست پێ دەکاتەوە. 2 ئەندام بۆی هەیە پرسیارەکەی بکێشێتەوە. 3 ئەگەر زیاتر لە یەک ئەندام هەمان پرسیاری ئاراستە کرد ئەوە پرسیارەکە بە ناوی هەموو ئەو ئەندامانە ئاراستە دەکرێت کە پێشکەشیان کردووە. وێنەیەکی وەڵامەکەش ئاراستەی هەموو ئەو ئەندامانە دەکرێتەوە. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. بیست و پێنج لێرە 52 کەس لەگەلیدان ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی 63 بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو ڕاهەیە. ڕایەک کە زیاتر پێم وایە 3 کەس پشتگیری زیاتری کردووە دەڵێ ئەم مادەیە هەڵبژیرێت پێویست ناکات بۆیە سەرەتا ئەوە دەخینە دەنگدان. ئایا ئەو مادەیە هەڵبژیرێت؟ کە مادەکە بخوێنە ئەوەی ڕۆژی پێنجشەممە بەپێی پێویست تەرخان دەکرێت بۆ پرسیاری زارەکی. ئەوە دەخینە دەنگدان. ئایا ئەو مادەیە هەڵبژیرێت؟ بۆ هەلگرتنی ئەو مادەیە دەخینە دەنگدان. بیست و پێنج 53 کەس لەگەلیدان ئەوەی دژە 4 کەس دژن بە زورینەی دەنگ پەسەند کرا. مادەکە نامێنیت. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی مادەی 63 نەما مادەی دواتر دەبێتە مادەی 63. تەنها سیاغەیە مادەی 63 کە ئەکاتە هەفتاویەکی پرۆژەی بەردەستان. مادەی 63 1 سەرۆک وەزیران یان ئەندامی ئەنجومەنی وەزیران بۆی هەیە ڕاستەوخۆ وەڵامی پرسیاری زارەکی بداتەوە یان داوای دواخستنی بکات بۆ ماوەیەک کە لە 15 ڕۆژ تێپەڕ نەکات. 2 دەکرێت پرسیاری زارەکی بنووسین لە ماوەی دیاری کراو وەڵام بدرێتەوە. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. بیست و پێنج لێرە 56 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا.
مادەی بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 64 تەنها سیاغەیە هیچ لەو مادەیە کەس زیاتر لە سێ کەس پێشنیاری نەکردووە بۆیە ئەو سیاغە نوێی کە ئەندامانی لێژنە ئەم بەیانیەدامان ڕشتەوە دەیخوێنینەوە بۆی جەنابەت بیخەیە دەنگدان. یەک ئەندام بۆی هەیە لە هەر کۆبوونەوەیەکدا کە تەرخان کراوە بۆ پرسیاری زارەکی تەنها یەک جار پرسیار ئاراستە بکات. پێشتر وابوو یەک پرسیار ئاراستە بکە لەسەر داوای ئێوە کرمانە یەک جار پرسیار ئاراستە بکات. دەکرێت ئەم یەک جارە دوو پرسیاریش بێت. دوو تەنها ئەو کەسەی پرسیاری ئاراستە کردووە دەتوانێت یەک جار بە کورتی تعقیب لەسەر ینی لەناو کەوانە لەسەر چوون لەسەر وەڵامی پرسیار لێکراو بکات. سێ پرسیار لێکراو بۆ هەیە بە کورتی و بۆ یەک جار لەسەر تعقیبی ئەندامی پەرلەمان وەڵام بداتەوە. چوار دەبێت ئەو کەسەی پرسیاری زارەکی دەکات 48 کاژمێر کاژێر بەر لە دانیشتنی تایبەت بۆ پرسیاری زارەکی ناوی خۆی و پوختەیەکیش لەو پرسیارە بداتە سکرتێری پەرلەمان. 5 ناکرێت لە کاتی پرسیاری زارەکی لە هەمان دانیشتن پرسیار بگۆڕدرێت بۆ پرساندن. داوا لە بەڕێستان دەکەین بیخێ دەنگ. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. بیست و سێ لێرە 42 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. دوو خاڵی نیزامیمان هەنا بەڕێز عەمەر عینات بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە لیژنەی بەڕێز دەکەم ئایا لابردنی مادەی 63 کاریگەری نییە لەسەر ئەو مادەی کە ئێستا هات. ئەوە بەس ڕۆژی پێنجشەمبەیە ئەوەیە پێنجشەمەکە بڵێ زان کاریگەری هەیەیان نا. وەڵام لیژنەی کاتی بەڕێز دکتۆر فەرسەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان لێرە دیاری کراوە دەکرێت ڕۆژی پێنجشەممە بۆ پرسیاری زارەکی بێ بەڵام کە ڕۆژی پێنجشەممەمان لابر دەکرێت یەکشەم دابدرێت دەکرێت چوارشەم دابدرێت دەکرێت هەر ڕۆژێک دەستەی سەرۆکایەتی کە ڕێژەی یاسایی داوایان کرد بۆ پرسیاری زارەکی دیاری بکرێت. بەڵام تحدید نەکراوە لەبەر ئەوەی کە دەستەی سەرۆکایەتی کراوە بێت بۆ دیاریکردنی ڕۆژی پرسیاری زارەکی واتە هیچ تەسیر لە ئەو پرۆسێناکە کە پێی دەگوترێت پرسیاری زارەکی. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە دکتۆر فەرسە سۆفی سەرۆکی لیژنەی کاتی. بەڕێز تاحسین ئیسماعیل نقطەی نظامی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من داوای لێبوردن دەکەم خراوەتە دەنگدان بەس تعقیب لەسەر چوون نییە بە دوواداچوونە. سپاس. سپاس بۆ ئەو تێبینیە. بەڕێز منیرە عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مناقەشەی ڕابردوومان لەسەر ئەم مادەیە لە بڕگەی چوارە کە دەبێت ئەو کەسەی پرسیاری زارەکی دەکات 48 کاژمێر بەر لە دانیشتنی تایبەت پرسیارەکەی ئاراستە بکە. ئێمە مناقەشەیەوەمان و پێشنیاریش کرا کە ئەو 48 کاژمێرە لا ببرێت چونکە هەندێک جار هەیە لەناو هۆڵی پەمان لە نەتیجەی مناقەشە پرسیار دروستە. ئەوە کۆتایی هاتووە بە دەنگدان یەک لابووتەوە. بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزە ئەم دەستم بڵند کرد داوای لێبوردن دەکەم وەڵاو دەنجی لەسەر دەنگ درا بەڵام دەستم بڵند کرد جەنابتان دیارە تەرکیز نەبوو. وەڵا بۆ مناقەشە مادەی چار بالفعل ڕاستە خوشکەم لێرە بەڕێز باسی کرد مادەی چار ئەوە نووسیتم ئەمن لە تەنیشتی چار پێنج بەڵێ 64 فەقەرەی چار پێنج ڕێئی هەبوون و ئەو فەقەرەی هەڵگیرێ. چار پێنج ڕێی لەوێ هەبوو زەی ڕابردوون ئەو فەقەرەی هەڵبرجێ پێویست ناکە ئەوەی پرسیاری شەفەیی پێشی 48 ساعتی بستە سکرتێری ئەوەی بزانیش ئەوە پرسیارەکە چیە لەگەلی نەبووین ئەمە. پەسەند بووە. سپاس دکتۆرە جوان. بەلێ فەرموو بەردەوام بە مادەی واکر دیارە داوا دەکەین مایکەکە توزەک دۆر بخی دیارە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە پەیوەستە بە ئەوەی با بڵێن زمانەوانی بە دوواداچوونیان چاک بیت دوورم ئەوەی پەیوەستە بە لە سەرچوون و دیفچوون و ئەو شتانە بە دوواداچوون ئەوانە دەکرێت لە سیاغیە ینی دەتوانین چاکی بکەین ینی ئەگەر دەنگیشی لەسەر درابی کامە کەلیمە ڕاستتر ئەوی هەڵ دەبشێرین.
سەبارەت بە مادەی 65 دەیخوێنمەوە بەڵێ فەرمەوە. وەکو خۆی کە هەبووە هیچ تێبینیەکی لەسەر نییە دەیخوێنینەوە بۆ ئەوی جەنابەت بیخێ دەنگدان. مادەی 65 کاتی دیاری کراوە بۆ پرسیار و وەڵامی زارەکی بەم شێوەیە دەبێت: 1 2 خولەک بۆ پرسیارکردن، 2 3 خولەک بۆ وەڵامدانەوە، 3 خولەک بۆ تعقیب یعنی بە دوواداچوون ئەو ئەندامەی پرسیاری کردووە، 4 3 خولەک بۆ وەڵامدانەوەی تعقیبەکە. ئەو مادەیە تەنیا وەکو خۆیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. مناقەشە کوتایی هاتووە. لێرە 51 کەس بە پەسەند دەزانن، ئەوەی دژە کەس نییە، بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی 66 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 66 وەکو خۆی هیچ دەستکاری نەکراوە مەرجەکانی پرسیارکردن لە سەرۆک وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران لە کاتی گفتوگۆکردن لەسەر بودجەی گشتی و پرۆژە یاساکان کە جێبەجێ ناکرێت. ئەو مادەیە سیاغیە بەس. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. تەنیا سیاغە بووە. چلو حوت کەس بە پەسەند دەزانن، ئەوەی دژە کەس نییە، بە کۆی دەنگ پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 67 تەنها سیاغێ و دەمجی بڕگەی 1 و 2 کراوە، ئەگەر ناوەکو خۆی دەیخوێنینەوە بۆ ئەوەی بدرێتە دەنگدان بۆ پەسەندکردن. بڕگەی 1 و 2 لەو مادەی 67 دەمز دەکرێت بەم شێوەی لێدێ: 1 دە ئەندامی پەرلەمان بۆیان هەیە داوایەک پێشکەشی دەستەی سەرۆکایەتی بکەن بۆ ئەوەی بابەتێکی گشتی بخرێتە ڕوو بۆ گفتوگۆ فاریزە لە نێوان پەرلەمان و حکوومەت بۆ بەدیهێنانی بەرژەوەندی گشتی. 2 سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆی هەیە داوا لە پەرلەمان بکات بۆ ئەوەی بابەتێک بۆ گفتوگۆکردن بە ئامادەبوونی خۆی یان یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران بخرێتە ڕوو. 3 دەستەی سەرۆکایەتی دەبێت لە ماوەیەک کە لە 14 ڕۆژ تێپەڕ نەکات وادەی ئەو دانیشتە دیاری بکات. 4 لەو دانیشتەی بابەتێکی گشتی دەخرێتە ڕوو بۆ گفتوگۆ و پرساندن و لێسەنەوەی متمانە بەخۆوە ناگرێت. واتە بەو شێوێ لەو دانیشتەی بابەتێکی گشتی دەخرێتە ڕوو بۆ گفتوگۆ فاریزە پرساندن و لێسەنەوەی متمانە بەخۆوە ناگرێت. 5 هەر ئەندامێک بۆی هەیە بەشداری لە گفتوگۆ بکات. 6 حکوومەت بۆی هەیە داوای دواخستنی ئەو دانیشتە بکات بۆ ماوەیە کە لە 7 ڕۆژ زیاتر نەبێت بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان ڕۆژێکی دیاری دەکرێت. 7 پێویستە ئەو ئەندامانەی واژویان کردووە ئامادە بن و دەستپێکی ئاخاوتنیان پێ بدرێت. بەڕێزان دیارە ئەو مادەیە پێشتر مناقشە کراوە و بڕگەی 1 و 2 دەمج کراون، سیاغە بووە، داڕشتن بووە. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. مادەی 67 51 کەس بە پەسەند دەزانن، ئەوەی دژە کەس نییە، بە کۆی دەم پەسەند کرا. مادەی 68 بەڕێز سەرۆکی پەرلەمان 3 کەس زیاتر پێشنیازیان کردووە ئەو 3 مادەی لە دوای ئەوە دێن، واتە ئەوەی پرۆژەکەی بەردەستان مادەی 76 77 78 هەمووی بکرێتە مادەی 68 لە چوارچێوەی 3 بڕگە. ئێمە پشتگیری ئەو پێشنیازە دەکەین، داوا دەکەین بخرێتە دەنگدا. بۆ دەمجکردنی 3 مادە
دەبیتە مادەی 68 ئەوە دەخینە دەنگدان دەمجکردنی سێ مادە. چلو هەشت کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا سێ مادە دەمج دەکرێن لە چوارچێوەی مادەی 68 بەڕێز سەرۆکی پەرلەمان کەواتە مادەی 68 دەبێتە سێ بڕگا بەم شێوەیە خوارەوە. مادەی 68 یەک ئەگەر پێش دیاریکردنی کاتی دانیشتنەکە هەموو یان زۆرینەی ئەندامان داواکەیان کشاندەوە سەرۆک بەلاوەی دەنێت. دوو ئەگەر دەستەی سەرۆکایەتی ڕازی نەبوو لە خستنە ڕووی ئەو بابەتە گشتیە بۆ گفتوگۆ ئەو ئەندامانەش کەوا ژویان کردووە پێداگیریان کرد بابەتەکە دەخرێتە بەردەم پەرلەمان بۆ یەکلایی کردنەوە. سێ دەکرێت ئەنجامی خستنە ڕووی بابەتێکی گشتی بۆ گفتوگۆ دەستەی سەرۆکایەتی بابەتەکە ئاراستەی لیژنەی پەیوەندیدار بکات بۆ ئەوەی راپۆرتی تایبەت لەبارەوە ئامادە بکات. دواتریش پەرلەمان بڕیار و ڕێوشوێنی پێویست بگرێتە بەر یان دەکرێت لەو کۆبوونەوەی پەرلەمان ڕاستپاردەی پێویست دەربکات. سپاس. ئەو سێ مادەیە ئەو سێ مادەیە کە بووینە یەک و بەو شێوازەی خوێندرایەوە سێ بڕگە دەخینە دەنگدان. پێنجاو سێ کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سێەم پرساندن مادەی 69 بۆکو خۆی دەیخوێنینەوە بەم شێوەیە بۆ ئەوەی جەنابتان بیخەنە دەنگدان. پرساندن بریتیە لە داواکردن لە سەرۆک وەزیران یان یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران بۆ ڕوونکردنەوەی کارنامەی حکوومەت و هۆکارەکانی ئەو بڕیار و ڕەفتار و کارانەی کە دەکەوێتە بواری پسپۆرەکەیان. بەڕێزانە ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. چلونۆ کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی هەفتە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی هەفتە سێ کە زیاتر داوایان کردووە ڕێژەی یەک لەسەر سێ و یەک لەسەر چوار کەمتر بکرێتەوە. سەرەتا ئەم ئایا کێ لەگەڵ ئەوەی ڕێژەکان کەمتر بکرێتەوە دەخینە دەنگدان ئەگەر دەنگی نەهێنا مادەکە وەکو خۆی دەخوێنینەوە بۆ ئەوەی پەسەند بکرێت. بەس دیار نییە بۆ چەند بەس لەسەر ئەوە قسە ئەکەین سەرەتا ئایا ڕێژەکە وەکو خۆی بی یان کەم بکرێتەوە. بەڕێزانەوە دەخینە دەنگدان ڕێژەکان یەک لەسەر سێ و یەک لەسەر چار کەم دەکرێن. کەم دەکرێتەوە. یەک لەسەر سێ یەک لەسەر چار کەم بکرێتەوە. سی کەس لەگەڵ ئەوەدان کەم بکرێت. سی و یەک کەس لەگەڵ ئەوەدان کەم بکرێت.
ئەوەی دژن کەم بکرێت ئەوەی دژن کەم بکرێت بیست و چوار کەس لەگەلەوانە وەکۆ خۆ ببینێت بە زۆرینەی دەنگ بڕیاردرا کەم بکرێت. ئەوجا کۆی مادەکە بە کەمکردنەوە. بەڵێ. ئێمە پێشنیاز دەکەین وەکو لێژنە لۆ ڕئیسی وزەرا 25 کەس بێ بۆ وەزیر 20 کەس بێت 20 ئەندام پەرلەمان. بۆیە داوا لە جەنابتان دەکەین ئەوە بخەنە دەنگدان. دیارە دوو خاڵ هەنە خاڵی نظامی کاک عەلێ حەمە ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دانیشتنی پێشوو زۆر قسەم لەسەر ئەم بابەتە کرد. ئستجواب زیاتر بابەتێکی شخصیە. بۆ نمونە من ساڵێک بە دوای دۆسەیەکا ڕۆم دەیان بەڵگەنامە کۆکەمەوە زانیاری کۆکەمەوە پرسیارەکەم پرسیارم بۆیەتەوە. ئێستا من چۆن بێم 25 کەسی تر دانیشم ئەوەی کردومە لە ساڵەکە یەکێک قەناعەتی پێ بکەم. ئەمە ئستجواب شخصیە. تۆ لە دەنگدانەکە کە دەنگدانەکە وەڵامی مقنع بوو یا مقنع نەبوو ئەو کاتە فلتەری دووەمت هەیە کە پەرلەمان تا دەنگەدایە دەنگ نادا. بۆ یعنی سە تۆ من ناچارەکەی 25 کەس بڕۆم یەکێک ئەوەی ساڵێک کردومە بۆی شەرحکەم ئەمە چەندێکەوێ. بەڵام لە کاتێکا کە تۆ پرسیارەکەیت و وەڵام وەرەگریت و ئەچێتە دۆخی پرساندن ئەو کاتە پەرلەمانتار قەناعەتەکە دۆسیەکە ڕەوایە یاخود دۆسیەکە ناڕەوایە. یان ئەگەر لیژنەیەکە بێت تحقیقکە لەسەر ڕەوایەتی دۆسیەکە پێش پرساندن نەکەوەی تۆ 25 کەسم با. یعنی لەگەڵ 25 نینی زۆرە. بەڕێز دکتۆر فەرسەتەکە ڕوونکردنەوەی زیاتر دوای بەڕێز سەرۆکی پەرلەمان دەمەوێت بۆ بەڕێز ئەندامانی پەرلەمان ڕوونکردنەوەیکی گشتی بدەم ئینجا دێم لەسەرەوەش قسە دەکەم. ئێمە ئەندامانی ئەو لێژنەیە نوێنەری یەکەی فراکسیۆنەکانی تێدا بووە و ئەو سیغەی کە لەسەری ڕێککەوتوین بەرەنجامی ڕێککەوتنی نوێنەری هەموو فراکسیۆنەکان بووە و ئێمە پشت ئەستور بەو ڕێککەوتنەی کە ئەندامانی لێژنەکان لە نوێنەرەکانی ئێوە لە ناو لێژنە کردومانە ئەو مەشروعەمان هیناوتە ناو هۆڵی پەرلەمان. بۆیە ئەضعەف الئیمان بەلایەنی کەم ئەندامانی لێژنەی کاتی کە ئەو سیغەیەمان بە دوای موناقەشە و تاوتوێی زۆر پەسەند کردووە هیوادارم ئیلتیزام بە ڕێککەوتنەکەی خۆمانەوە بکەین. ئەوە خاڵی یەکەم کە لەمە دووە بەو شێوەیە بڕوات لەسەر هەر مادەیەک و خودی ئەندامانی لیژنەی کاتی ڕازیاوازیان هەبی ینی ئەو پەیڕەوە بەو شێوە ناڕوە. خاڵی دووەم ئێوە فەرمونون لە هیچ پەیڕەویی وڵاتانی دنیا بە عێراقەکەی خۆشمانەوە بەو 22 پەیڕەوەش کە ئێمە لە خیتابی یەکەمی دەستپێکردنی گفتوگۆی پەیڕەو گوتمان لە هیچ شوێنێک لە هیچ پەیڕەوێکی دنیانی یەک ئەندام بەتەنها بتوانی پرساندن بکات لە هەموو پەیڕەوی دنیا بەبێ ئیستیسنا فەرمونون ئێوە و پەیڕەوی هەموو وڵاتانی دنیا هەر 193 ئەگەر لە هیچ شوێنێکی دنیا نموزەجێکتان دۆزیەوە تەنها تاکە ئەندام بەبێ پشتیوانی ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمان توانی پرساندن بکە ئێمەش ئەبینە دووەم وڵات. بۆیە ناکرێت شتێک کە متەبع نەبێ لە هەموو دنیا ئێمە بین لێرە تەنها تاکە نمونە بین. بۆیە داواتان لێ دەکەم ئەو ئیتفاقی ئێمە وەکو لیژنەی پەیڕەو کردومانە دەکرێت دەستکاری بکەین بەڵام ئەندامانی لیژنەی کاتی دەبێت پێوە پابند بن. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە. ڕێی لیژنەی یاسایی وەردەگرین سەرۆکی لیژنەی یاسایی فەرموو ئێستا وەکو ئەندام فەرموو ئەکیاوە ئیش نەکەت وەرە لەسەر ئەم مادە خلاف وەردەگرم دووسێ ڕێی ترۆ. لەسەر پێشنیاری لیژنە 25 و 20 دەکە تەرکیز لەسەرەوە بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشگیری لە قسەکانی بەڕێز سەرۆکی لیژنەی کاتی پێداچوونەوەی پەیڕەو دەکەم بەپێی اختصاصم کە دکتۆراکەم لەسەر ئیستیجوابی پەرلەمانیە زیاتر لە نموزەجینەوە دەوڵەتم لایە کە ئیستیجوابی پەرلەمانی لە دەستور عادەتەن ئیشارەتی پێدەکرێ بەڵام لەو هەرێمانەیان لە وڵاتانەیە کە دەستوریان نییە لە پەیڕەوی ناوخۆش ئیشارەتی پێدەکرێ و لە پەیڕەوی ناوخۆ عادەتەن نەفسی نەسی دەستوریدا دەبەزێ بۆ ناو پەیڕەوی ناوخۆکەوەی کە عێراق کردوویەتی. بۆیە هیچ نموزەجێکمان نییە کە یەک ئەندامی پەرلەمان
بتوانێتن ئیستجوابی نە ڕئیس وزرا و ئەندامانی ئەنجومەنی وەزیرانیش بداتەوە نموزەجی وە نییە لەناو فقی دەستوریدا. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆی نەکەوینە هەڵەوە ئێمە داوای کەمکردنەوەی ڕێژەکەمان کردو یعنی کەواتە ئێمە قسە لەسەر ڕێژەکەی ئەبێ بڵین یەک لەسەر پێ ئێمە داواکەین وەکو ئەوانەی کە ویسمان کەم بکرێتەوە یەک لەسەر 5 بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەک لەسەر 10 بۆ وەزیر. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز دکتۆر شێرکو حەمامین لەسەر ژمارە ئەگەر بڵێ. وڵا بەڕێز سەرۆکی پەرلەمانی خۆم پێڕەوە کە لە ساڵی 92 دانراوە ئیستجواب شخصیەتیایە ینی کەواتەمە تا ئێستا چۆنیشی پێکراوە. سپاس. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە بەڕێز دکتۆر شێرکۆ. بەڕێز مەحموود حاجی کاک عومەرەوەی خۆتەکە بنێر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەروەکو ڕوونکردنەوەیە کە خۆم لە نزیکەوە ئاگادارم هەم بۆ دکتۆرە ڤالە هەم بۆ کاک فرسا سۆڤیچ کە لە هیچ وڵاتێکی دنیا جەنابیشتە ئاگاداری. یەک شت بەبیری جەناب تێرمە جەناب لە سوید ئەزانی ساڵی 2007-2006 وەزیری خارجی سوید ناوی لەیلا فریوباڵ بوو. قەزەیە قەوما ئەو کاتێ لە دانیمارک و سوید کە وێنەکانی پێغەمبەریان وەکو کاریکاتێرە کرد. ئەو کاتە لەسەر داوای ئەندامێکی پەرلەمان ئەوە جەبار کێ ئەوەی ئەندامی پەرلەمانی بەڵێ وەزیری خارجی بان کرایە ناو پەرلەمانی سوید. زۆر سپاس. سپاس. ئەوە باسی مەبدە دەکەن بەڕێز با لەولا وەرگرین کاک دکتۆر فەرسەت و لە کوتایی وەڵام بدە. بەڕێز کاک سووران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم لەسەر عەدەد نەک ڕێژەش هەر عەدەد دیاری بکرێت چکە عەدەدەکە دەقیقترە. 10 ئەندام بۆ ئەندامانی ئەنجومەنی وەزیران 15 ئەندام بۆ سەرۆکی وەزیران چکە هەر لەم پەرلەمانە پێشنیازی پرۆژە یاسا بە 10 ئەندامە کرێ ناکرێت ئیستیجواب بۆ قورستر بکرێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز سۆن عومەر. ئەگەر یعنی ژمارەی کورسی ئەندامانی پەرلەمان کەم بوو یان زیاد بوو بۆ ئەوە بابەتێکی ڕێژەی ڕەنگە زانستی تر بیتن. بەڕێز قارەمان فەرموو بەڕێز قارەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە کە پێشنیارەکەمان خستە ڕوو بڵێ من تێیدی قسەکانی دکتۆر فرسەت دەکەم مەسەلەوەی کە مادووبوونی ئێمە ساڵی خەریکیەم پرۆژەیە بووین بەڵام هەر لە میکانیزمەکە خۆی لە مادەی 4 دەرێ هەر ڕایەک بۆی بخرێتە دەنگدان دەبێ بەلایانی کەم 3 ئەندام پشتیوانی بکرێت 5 ئەندام پشتیوانی کردووە 4 ئەندامیان ئەڵێن ئەم ڕێژەیە هەڵبگیرێ 1 ئەندامبی 1 ئەندامیش قادروەتمان ئەڵێ 10 کەس بێ. بۆیە ئێمە خستومانەوە دەنگدان و دڵنیاشم چارەسەرکردنەکەی تەنها بۆ دەکرێت ڕێژەکەی کەم بکرێتەوە پشتیوانی ئەو ڕایانە دەکەم کە ڕێژەکە کەم بکەنەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز قارەمان. بەڕێز عەلی حەمەد سەڵات شتێکی تازەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمانەوەی کاک عومەر وتی دقیقە ئێمەش پشتیوانیەکەین بۆ نمونە سبەینێک پەرلەمانە بێتە 50 کورسی ئۆتۆماتیکی لە 115 بۆ 7 لە 110 بۆ 5 بۆیە ئەو ڕێژە بکەیت لە 115 بەدە شتێکی دقیقە و سپاس. سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح. ڕێی کۆتایی بۆ بەڕێز دکتۆر فەرسەت سەرۆکی لیژنەی کاتی فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان من جارێکی تر ئەو قسەی کردم تەکید دەکەمەوە بانک هێشتکردن جیاوازە لەگەڵ مەسەلەی پرساندن. من باسی پرساندن دەکەم دیسان تەکید دەکەمەوە هەر ئەو سوێدەی جەنابە باس کرد ئێمە چوین لەوێ پێویستی بە داعمی پەرلەمانتاران هەیە پێویستە پشتیوانی بکرێ واژووی لەگەڵ بکرێ. ئەو پێشنیازەی کاک عومەر عینایەت بەیەک دەستکاری بچووکەوە ئەگەر قبولی بی ئێمە ئەوە تەرح دەکەین. 1 ئەندام بە پشتیوانی واژوو 1 لەسەر 5 ئەندامان بۆی هەیە سەرۆک وەزیران داوای پرساندنی سەرۆک وەزیران بکات 1 لەسەر 5 ئەندام بە پشتیوانی و واژوو 1 لەسەر 6 بۆی هەیەوە داوای پرساندنی وەزیر بکات. ئەو پێشنیارە بەڕێز دکتۆر فەرسەت کردی سەرۆکی لیژنەی کاتی. من هیچ تێبینێک لەسەر نابینم و بەو شێوازە دەخینە دەنگدان. بەو شێوازە دەخینە دەنگدان. 1 لەسەر یەک لەسەر 6 ئی دووەم 1 لەسەر 5 سەرۆک وەزیران 1 لەسەر 5 بۆ وەزیر 1 لەسەر 6 یعنی 21 بە 15 لە 1 لەسەر 3 1 لەسەر 4 دەبیتە 1 لەسەر 5
یەک لەسەر شەش سێ بیست و سێ لێرە پەنجا و چوار کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس یەک کەس دوو کەس دژن بە زورینەی دەنگ پەسەند کرا مادەی ئەو مادەیە بەو گۆڕانکاریەی کە کرا دەیخوێنینەوە بۆ ئەوەی هەموو مادەکە تەواوی مادەکە بخەینە دەنگدان یەک هەر ئەندامێک باواژوو یەک لەسەر پێنجی ئەندامان بۆی هەیە داوای پرساندن لە سەرۆک وەزیران بکات دوو هەر ئەندامێک بۆی هەیە باواژوو یەک لەسەر شەشی ئەندامان داوای پرساندنی ئەندامانی ئەنجومەنی وەزیران بکات سێ گفتوگۆکردن لەسەر پرساندن ئەنجام نادرێت تا 7 ڕۆژ لە بەرواری گەیشتنی داواکاریەکە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سپاس بەڕێز دکتۆر فەرسەت ئەو مادەیە مادەی هەفتە بەو شێوازەی خوێندرایەوە دەخەینە دەنگدان مادەی هەفتە شەست کەس بە پەسەندی دەزانن ئەوەی دژە یەک کەس دژە مادەکە بە زورینەی دەنگ پەسەند کرا مادەی هەفتا و یەک بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەفتا و یەک لە لای ئێمە هیچ تێبینیەکی لەسەر نەبووە وەکو خۆی کە هەیە دەیخوێنمەوە بۆ ئەوەی بخرێتە دەنگدان ئەو مەرجانەی مادەی هەفتا و یەک ئەو مەرجانەی لە پرساندن هەن هەمان ئەو مەرجانن کە لە پرسیاردا ئاماژەیان پێدراوە بە ڕەچاوکردنی ئەو خاڵانەی خوارەوە یەک داواکاری پرساندنەکە بەنووسین هاوپێک لەگەڵ بابەتی پرساندنەکە و بەڵگە و زانیاری و دوکۆمنتەکان ئاراستەی سەرۆک دەکرێن دوو پێویستە ئەو کەسەی پرساندنی بۆ کراوە لە ڕۆژی گەیشتنی پرساندنەکە لە ماوەیە کە لە 14 ڕۆژ تێپەڕ نەکات وەڵام بداتەوە سێ ئەگەر پرساندنەکە پێویستی بە لێکۆڵینەوە و کۆکردنەوەی زانیاری هەبوو پرسێنراویش نەیتوانی لە ماوەی دیاری کرا وەڵامی بداتەوە داوا لە سەرۆکی پەرلەمان دەکات بە دواخستنی پرساندنەکە بۆ ماوەیە کە لە 7 ڕۆژ زیاتر نەبێت فاریزە دواخستنی پرساندن لەو ماوەیە زیاتر بە ڕەزامەندی پەرلەمان دەبێت چوار سەرۆکایەتی پەرلەمان پرساندن و وەڵامەکەی لە بەرنامەی کاری نزیکترین دانیشتن دادەنێت ئەگەر وەڵامی پرساندنەکە لە کاتی دیاری کراو نەگەیشتە پەرلەمان ئەوە تەنها پرساندنەکە دەکرێتە بابەتی گفتوگۆی دانیشتنی تەرخان کراو سپاس دیارە تێبینیەکی زمانەوانی هەیەیان فەرموو کاک ئەمرەینات ئەگەر بڕگەی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پێویستە ئەو کەسەی پرساندنی لێ کراوە نەک بۆ کراوە لێ کراوە سپاس بۆ تێبینیە ئەو تێبینیە کاک مستەفا مناقشەکە کۆتایی هاتووە بەسەکە تێبینێکی زمانەوانی بیش بەڵێ ئەو مادەیە بەو شێوازەی خوێندراوە بەو تێبینیانەی کە ئاڕاستەکراون دەخەینە دەنگدان پێنج لێرە پەنجا و هەشت کەس بە پەسەندی دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەفتا و دوو ئەم مادەیە لە دووەمی تێبینی لەسەر ئێمە وەکو لیژنەی کاتی لە کۆبوونەوەی ئەمڕۆی بەیانی دامان ڕشتۆتەوە ئەو داڕشتنەی لیژنەی کاتی دەخوێنمەوە بۆ ئەوەی بەڕەچاوکردنی تێبینی ئەندامانی پەرلەمان و ئەو مداخەلاتانەی هەبووە بۆ ئەوەی بیخەینە دەنگدان مادەی هەفتا و دوو یەکەم دوای خوێندنەوەی پرساندنەکە و وەڵامەکەی پرۆسەی پرساندنەکە بەم شێوەیە دەبێت یەک قسەکردن دەدرێتە ئەو ئەندامەی داوای پرسانی کردووە
بۆ ماوەیەک کە لە 15 خولەک زیاتر نەبێت و فاریزە دواتر دەرفەت بۆ کەسی پرسێنراوە بە هەمان کاتی دیاری کراوە. 2 هەر یەکەیان بۆ یەک جار مافی وەڵامدانیان هەیە لە ماوەی 3 خولەکدا. 3 دواتر دەرفەتی ئاخاوتن بۆ ماوەی 2 خولەک دەدرێتە هەر یەک لەو ئەندامانەی کە پێشتر ناوی خۆیان تۆمار کردووە. دووەم، یەک ئەگەر پرسێنراو بەبێ هۆ ئامادە نەبوو پرۆسەی پرسانەکە بەبێ ئامادەبوونی پرسێنراو بەردەوام دەبێت. 2 ئەگەر ئامادە نەبوونەکە بە پاساوێکی ڕەوا بوو سەرۆکایەتی کاتێکی دی بۆ پرسانەکە دیاری دەکات کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات. ئەگەر لەو ماوەیە ئەگەر لەو ماوەیەشدا ئامادە نەبوو ئەوە حکمی بڕگەیەکی بەسەردا جێبەجێ دەبێت. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت. دیارە خاڵێکی نظامی بەڕێز هەلی حەمە ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان کاتی پێشووتریش ئێمە مناقەشەی ئەمانەمان کرد حکمی بڕگەی یەکەڵێ پرسانەکە بەردەوامە بێت ناڵێن ناگاتە کۆتایی مەسەن پرسیارەکەی لەوێ نییە دانیشتێکی تریش لەوێ نییە ئایا حکمی کۆتایی وەرەگرێت دەنگدان بکرێت بۆ ئستجواب یاخود ناکرێت ئەمن ئەزانم ئەکرێت لە مادەکانی دواتری شاحەل بکرێت بەڵام لێرە کە ئەوترێت ئەمەش مادەیەکە ئەڵێ تۆ لێرە نییە بەرەوە کارێک بێت کاتە پرسانەکە بەردەوامە بێت دیسانە وادەی بۆ درێژەکەیتەوە دیسانە وادەی بۆ درێژەکەیتەوە ناگا بە نەتیجە. سپاس بۆ ئەو تێبینیە بەڕێز دکتۆر ڕێواز فایق. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسانەکە ئامادە بەردەوامە بێ بەبێ ئامادەبوونی پرسێنراو ینی پرۆسەکە بەڕێواچێ پرسێنراو تەنها زەرێک ئەیکاوەیە کە لەوێ نییە بۆی دیفاع لە خۆی بکە. سەبارەت بە لێسەنەوەی متمانە پێشتر لێرە تەڕەحمان کردبوو بەڵام ئێمە وەکو لیژنەی کاتی بردومانەتە لای ئەو مادەی کە پەیوەندی بە لێسەنەوەی متمانەوە هەیە واتە پرۆسەی پرساندن بە گوێرەی ئەم سیاغەیە بەبێ ئامادەبوونی پرسێنراو بەردەوامە بێ زەرمەندی یەکەم خۆیەتی کە ئامادە نابێ بۆ ئەوی وەڵام بداتەوە دواتریش لێسەنەوەی متمانەشی ئەخرێتە دەنگدانەوە بەڵام لەو مادەیە معالەجەی ئەو حاڵەتەمان کردووە کە پەیوەندی بە لێسێنەوەی متمانەوە هەیە. سپاس بۆ ڕوونکردنەوە بەڕێز دکتۆر ڕێواز فایق. بەڕێز دکتۆر فەرسەت ئەم ڕوونکردنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان من داوا دەکەم ئەوەی کە خوێنمانەوە بیخەیە دەنگدان ئەوە بەرەنجامی ئەو معالەجەیە بووە کە ئەندامانی پەرلەمان پێشتر گفتوگویان لەسەر کردووە بۆ هیچ تێبینیەکی ترمان نییە داوا دەکەین بیخەیە دەنگدان. سپاس بەڕێز قارەمان تێبینێکت هەبوو ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخەینە دەنگدان. مادەی 72 22 لێرە ئامەدە 22 47 کەس بە پەسەندی دەزانن ئەوەی دژە 2 کەس دژن بە زۆرینەی دەنگ 3 کەس دژن بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. مادەی 73 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 73 هیچ دەستکاری نەکراوە وەکو خۆی کە هەیە دەیخوێنینەوە بۆ دەنگدان. ئەو پرساندانەی مادەی 73 ئەو پرساندانەی لە وەرزی یاسادانانی پێشوو پێشکەشکراون دەخرێتە بەرنامەی کاری وەرزی یاسادانانی نوێ. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندراوە دەخەینە دەنگدان. بیست و شش لێرە 27 62 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە 1 کەس دژە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. مادەی 74 بەڕێز سەرۆکی پەرلەمان
لەسەر مادەی 74 لە بڕگەی یەکەم کە ئەڵێ ئەو ئەندامەی داوای پرساندنی کردووە بۆی هەیە لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی پرساندن داوای پرسانەکە بکێشێتەوە سێ کەس زیاتر داوایان کردووە بە ڕەزامەندی ئەو ئەندامانەی واژویان کردووە ئایا ئیزافە بکرێنە ئەو مستەڵەح ئەو دەستەواژەی بخرێتە دەنگدان اینجا ئەگەر ئیزافە کرا ئەو ئیزافە کرێگەنە وەکو خۆی ئەوی تر دەخوێنینەوە کەواتە ئەوە بخرێت دەنگدان لەسەر بڕگەی یەکەم بە ڕەزامەندی ئەو ئەندامانەی واژویان کردووە ئەوە دەخینە دەنگدان ئیزافەکە دەخینە دەنگدان نو لێرە ده سیونو کەس ئەو ئیزافەیە بە پەسەند دەزانن ئەوەی دژە سێزدە لێرە هەموو 16 کەس بە داوا دەکەن وەکو خۆ ببینێت واتە بە زۆرینەی دەنگ پێشنیاری ئیزافەکردن پەسەند کرا بەڕێز سەرۆکی پەرلەمان کەواتە ئەو مادەیە بەو مادەی 74 بەم شێوەیە لێدێت لەو حاڵەتانەی خوارەوە پرساندن بە کۆتایی هاتوو هەژمار دەکرێت یەک ئەو ئەندامەی داوای پرسانی کردووە بۆی هەیە لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی پرساندن داوای پرسانەکەی بکێشێتەوە بە ڕەزامەندی ئەو ئەندامانەی واژویان کردووە دوو دەست لە کارکێشانەوەی ئەو وەزیرەی پرسانی بۆ کراوە سێ دەست لە کارکێشانەوەی ئەو ئەندامەی کە پرسانی کردووە چوار ئەگەر وەڵامی پرسانەکە باوەڕپێهێنەر بوو یان دەنجی پێویستی نەهێنا بۆ لێسەنەوەی متمانە ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە هەمووی دەخینە دەنگدان کۆی مادەکە مادەی 74 بەو شێوازەی خوێندرایەوە کۆی مادەکە نۆزدە لێرە پەنجا و سێ کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە دوو کەس دژن بە زۆرینەی دەنگ پەسەند کرا مادەی 75 بەڕێز سەرۆکی پەرلەمان لێسەنەوەی متمانە مادەی 75 تەنها دەستەواژەیەک ئیزافە کراوە یەک لێسەنەوەی متمانە دروست نابێت بەبێ ئەنجامدانی پرۆسەی پرساندن چ بە ئامادەبوونی پرسێنراو بێت یان ئامادە نەبوونی دوو ئەگەر وەڵامی پرسانەکە بڕوا پێهێنەر نەبوو بۆ پرسێنەر بۆی هەیە پێشنیازی لێسەنەوەی متمانە بکات بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان سێ پێش دەنگدان لەسەر وەرگرتنەوەی متمانە سەرۆکی پەرلەمان ڕێگە دەدات بە قسەکردن لەسەر ئەم بابەتە بۆ دوو ئەندام لەوانەی داوای لێوەرگرتنەوەی متمانە دەکەن و دوو ئەندامیش لەوانەی دژی لێسەنەوەی متمانەن چوار سەرۆک وەزیران بە متمانە لێسەندراوە هەژمار دەکرێت ئەگەر زۆرینەی دوو لەسەر سەی ئەندامانی پەرلەمان دەنجیامدا بۆ لێسەنەوەی متمانە پێنج ئەندامی ئەنجومەنی وەزیران بە متمانە لێسەندراوە هەژمار دەکرێت ئەگەر زۆرینەی ڕاهەی ئەندامان دەنجیاندا بۆ لێسەنەوەی متمانە شەش بابەتی لێسەنەوەی متمانە لە ماوەیەکدا کە لە 5 ڕۆژ زیاتر نەبێت لە ڕۆژی پرسانەوە ئەنجام دەدرێت داوا لە جەنابتانەکەین ئەمە بخرێتە دەنگدان دیارە مناقەشە کۆتایی هاتووە بەس سێ تێبینی وەردەگرم بەڕێز دکتۆرە ڤاڵە بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ بڕگەی یەکەم ئێمە پێشنیارمان کردبوو لێکۆڵینەوەی پەرلەمانی ئیزافە بکرێتن لەگەڵ پرۆسەی پرساندن چونکە پرساندن بەبێ تحقیقی پەرلەمانی ئەنجام نادرێتن ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەمیشم پرساندن و لێسەنەوەی متمانە کە بە غیابی ئەنجامی دەدەن لەبەرەوەی پەرلەمان محکەمە نیە نموزەجی یەک وڵاتم بدەنێ کە پرساندنی غیابی هەبێتن داوا لە لیژنە دەکەم نموزەجی وڵاتێکم بداتێ کە پرساندن بەبێ حەزۆر بدە وەڵامە
وەڵامەکە بەڕێز دکتۆرە ڕێواز فایق وەڵام. بەڕێستەرۆکی پەرلەمان نموزەجی هیچ وڵاتێکم لە ئێستاە لە بەردەستان نییە لە ڕاستیە، بەڵام ئێمە ئەم پەیڕەوە بۆ پەرلەمانی کوردستان دانین و بۆ واقعی پەرلەمانی کوردستان دانین. لە بەڕێستانە پرسم لەم خولەی پەرلەمانی کوردستان کە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە چەند جار ئێمە بانگی وەزیرمان کردووە بە ئاشکرا پیان و توی ناینێرین هەر بۆ بانکردنی اعتیادی. ئەمە بۆ دروستکردنی پەیوەندیەکی تەندروستە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە دەرکەوت ئەم پەیوەندی تەکاملیەی کە پێشتر ئێمە لەگەڵ حکوومەتە هەمان بووە پەیوەندیەکی سەرکەوتوو نەبووە و وەزیر هەیە لە حیزبەکەی خۆمە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەڵێ بانگیشم کەی نایەم بەچی ئیجبارمەکەی کە بێن بۆ پەرلەمانی کوردستان. هیچ نەسێک نییە ئیجباریکە و لە حیزبەکانی تریش بە هەمان شێوە وایە. ئەنجومەنی وەزیران یان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەزیرەکان حەسانەیان بۆ دروستکردوون و ئێمەش بە پەیڕە و بە قانون دەسەڵاتی جێبەجێکردنمان زاڵ کردووە بەسەر دەسەڵاتی یاسادانانە. ئێمە ئەم پەیڕە بۆ واقعی هەرێمی کوردستان دانی. سپاس بۆ بەڕێز ڕێواز فایق. بەڕێز بێگەر تەلەبانی ڕوونکردنەوەیکی ئیزافی هەیە لەسەر ئەم مەوزوعە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، من سکرتێری پەرلەمانم زۆربەی بانکهێشتەکان من لە ڕێگەی منەوە زیاتر ئاراستەی حکوومەت دەکرێت. هیچ وەزیرێک لە هیچ یەکێک لە بڵێن ئەوانەی کە لە کابینەکانی پێشووترەوە لەوەتەی من سکرتێرم لە بەتایبەتی ئێستا کە تیمی حکوومەت پێک هاتووە لە یەکێتی و پارتی، هیچ وەزیرێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان اعترازی لەسەر ئامادەبوون لە بەردەمی هۆڵی پەرلەمان نەبووە. سپاس بۆ ڕوونکردنەوەیە. من ڕوونکردنەوەی ئیزافی بە کەس نادەم. تەواو ئەو مەوزوعە بەو شێوازە کۆتایی پێدەنم داوا لە دکتۆر فەرسەد دەکەم ڕێی کۆتایی ئەم مادەیە سیاغی ئەم مادەیە بخەتە دەنگدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆتایی بەبدێنم مناقشاتی بەڕێز سەرۆکی پەرلەمان هیچ سوودی نییە بۆ ئەم دانیشتنا. سەبارەت بەوەی کە بەڕێز دکتۆرە ڤاڵا باسی کردی کۆڵینەوەی پەرلەمانی ئێمە ئەمڕۆ بەیانی ئەومان مناقشە کرد. من لەو کۆبنەوەی ئامادە نەبووم، گوتیان تەنها یەک ئەندام بۆ 3 کەس پشتیوانی نەبووە بۆیە نایخینە دەنگدان. سەبارەت بە ئامادەبوونی پرسێنراویان ئامادە نەبوونی تەمان ئێمە ئەو بابەتەمان لە پێشتر با بڵێین بڕیار لەسەردا، بەڵام لەبەرەوەی ئیزافەیە و لەبەرەوەی مناقشاتی جیاوازیشی لەسرە من داوا دەکەم لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەم دەستەواژە زیادکردنی ئەم دەستەواژەیە بە ئامادەبوونی پرسێنراویانە بیخەینە دەنگدان. ئایا ئیزافە بکریان ئیزافە نەبکرێت؟ ئەوە بەڕێز دوو کەس لەسەر ئەم ئیزافەیە بەڕێز عەلی حەمەد ساڵح دواتر دکتۆرە ڤاڵا بڵێ. سەرۆکی پەرلەمان یەکەم خاڵی نیزامیە پێش ئەوەی ئیزافەکە بەڵێ ڕە هەبووە دانەڕێژراوەتەوە. بۆ نمونە چەندین کەس وتوویەتی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوو لە سەرسێ زۆرە چکە ئەمە دروست نابێەوە ئەبێ بە مەحاڵ دوو لە سەرسێ دروست نابێت. من ئەزانم ئەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران جیاواز بێ لە وەزیر و جاری پێشوشتمان ئەکرێسێ لەسەر 5 بێ نەک دوو لە سەرسێ. منطقێکی تایە بە دوو لە سەرسێش نییە. ئەوەکەی تریش وتمان زۆرینەی ئامادە بووە نەکرێ بە زۆرینەی ڕەها. دیسان تاکی دەکەمەوە بەڵێ ئێمە لە 6 11 داوامان کردووە ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و غاز بێتە پەرلەمان نایەنە پەرلەمان. چ جای ئەوەی بانیان کەی بۆ ئستجواب ئەوە هەر نەهاتن ئەوە هەر ئستجواب ڕوونادا. دڵنیا بن بە جێگیرکردنی ئەو بڕگەیە هەرگیز ئستجوابێ لە هەرێمی کوردستانە ڕوونا. سپاس بۆ ئەوڕوونکردنەوەیە. دکتۆرە ڤاڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمری واقع واتای ئەوە نییە تۆ مخالفەی قەواعید و مەبادئ عامە بکەیت. یعنی ئەمن دام نەناوە لێ کۆڵینەوەی پەرلەمانی پێویستە لە پێش پرسی پرساندن هەبێتن تحقیقی پەرلەمانی. فەرمووە دەستوری عێراقیە بچنەوە سەری، ئەوە دەستوری وڵاتەکانی ترە بچنەوە سەری. یعنی ئەوە مەبادئ مەبادە عامەیە دانراوە. اینجا ئیستیجوابی غیابی نییە. ئەمن لە محکەمەی حکمی غیابین بیستووە لەبەرەوەی محکەمە ئەدلەی قەطعی بەدەستەوەیە. بەڵام ئیستیجوابی غیابی چۆن بۆ وەزیر و وەزارەت ئەوە هەمووی دەبێتە هۆی شێواندنی استقراری سیاسی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بابەتانە زۆر پێشمەدا ڕێژراون، زۆر پێشمە مەبادئ نەسی لەسەر کراوە. داوا لە بەڕێستان دەکەم کە ڕێز لەوانەی اختصاص و پسپۆڕن لەو بوارە بگیرێتن. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە. بەڕێز بەهزاد دەروێش هەر لەسەر ئیزافە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەر ئیزافێمە پێ باشە ئیزافە بکرێت و بخرێتە دەنگدانێ. ئەوە دی هەر بابەتە کە لژنێ
نينا بتايرا وتد زبرنا في خلا كده دبي ما في ده هر عندما كمان مناقشة راسي ناكرت يعني ما بدها عندك عندما مناقشة كان دو جار وسي جار عندك كديش نتوان يك جاريش مناقشة كان زوج سباس ودست خوش برس منينا عثمان إضافة لسر إضافة برا سروش برلمان لما دكاني بيشوتري كمناق جناب من بيش قسكانم كروت لبروي دنجي لسدرا وبوتان يقصي لسر كان برا سروش برلمان اما دهشتا دنگی لسر ندرابو تکای رقم دخسی لسر کم چون که تکای بسروش پرلمان اما لما لپیشوتر دا قسمان مناقشه من کردو بلام اضافات کان من نخراوت ایرو بو نمونه اوی دکتور فرصت خوندی و تیای نبو هم لا برگی پنجم هم لسر سی لسر پنجکه قسم مناقشه من کردو بلام نخراوت دو لسر سیکه بله توا سپاس رونک نوی کی اضافی منی براستی برزان لێ پرساندن و لێ کوڵینەوە و سەحبی متمانە ئەم بابەتانە لە هەرێمی کوردستان یعنی ئەکر بڵێن وەکو پێویست پەیڕەو نەکراون دەگەڕێتەوە بارودۆخی ئێمە لە هەرێمی کوردستان ئەو سیستەمەی هەمانە بەڵام پەیڕە و داڕشتنی پەیڕە و دەبێت بە شێوازێکی وابیتن بۆ تەنیا ئەم بارودۆخە نەبیتن بە شێوازێکی گشتگیر و بابەتی هەمەلایەن لەبەرچاو بگرین لبروا بين باشا رأي بسپوران لم باروا بانت ور بگیرید. برز دکتور فرات رأي کوتای دوای دخنه دنگ. برز سروکی پارلمان. یک لای دکین. دولت برز دستی سروکایتی پارلمان و جناب دکم. دقای مناقشه کردن نکرده ولا سری. اما همو اوانی رأي سکسی لقلبوا هنایت ما خستمانه دنگ دان. به هیچ شویک او همو اندامانی لجنه لیره بو من لیره نبون بلام لانصات ورقرت و کس داوای باسی دول سرسه وشتوای نکردیا. ئەوە ڕێی لێرێ تەزبیت کرایە ئێمە وەرمان گرتووە بۆیە نایخەینە دەنگدان ئەو شتانەی سێ کەس زیاتر پشگیری نەکردبووی مطلقاً ئەگەر وا بڕوە ئێمە ئەم پەیڕەوەش بە دەردی ئیشەکانی دیمان دەبین کە لەم پەرلەمانەوە معتەڵ یەکەین تکایە لێگەڕێن بە ئەم پەیڕەوە بڕوە ببێتە دەستکەوتێکی ئەم پەرلەمانە تکایە اتفاقمان لەسەری کردووە بەرەنجامی کاری هەمومان بووە هەر کەسە لێرە شتێکی بەبیر دابێ و ئیزافەی بکە وای لێ دێتێ ئێمە بەو ئاراستەیە بڕۆین ئەم پەیڕەوەش ڕابگرین و ئەم بابەتەشمان لەدەست بمرێت تکایە بە ئەم پەیڕەوە بڕوات مادەکە بخوێنەوە و دەخینە دەنگدان لەبەر ئەوەی خلاف لەسەری هەبوو من پێشنیاز دەکەم بڕگەی یەکەم لێسەنەوەی متمانە دروست نابێت بەبێ ئەنجامدانی پرۆسەی پرساندن بەم شێوەیە بڕوات یان ئەم دەستێ واژەی بۆ ئیزافە بکرێت چ بە ئامادەبوونی پرسێنراو بێت یان بە ئامادە نەبوونی لەسەر ئیزافەکردنەکە دەخینە دەنگدان ئەوەی لەگەلەوەنە ئیزافە بکرێتن دەست بەرزکەنەوە بە ئیزافەکردن بە ئیزافەکردن شش لمبره سیونو کەس داوا دەکەن ئیزافە بکرێتن ئەوەی دژن ئیزافە بکرێت دایانەوێت وەکو خۆ ببینیت ئەوەی دایانەوێت وەکو خۆ ببینیت بیست و حەوت کەس دەیانەوێت وەکو خۆ ببینیت ئیزافە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا کۆی مادەکە کۆی مادەکە دەخوێنمەوە وەکو ئەوەی کە ئیزافە کرا یەک مادەی 75 یەک لێسەنەوەی متمانە دروست نابێت بەبێ ئەنجامدانی پرۆسەی پرساندن چ بە ئامادەبوونی پرسێنراو بوو بێت یان ئامادە نەبوون دوو ئەگەر وەڵامی پرسانەکە بڕوا پێهێنەر نەبوو بۆ پرسێنەر بۆی هەیە پێشنیازی لەسەرنەوەی متمانە بکات بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان سێ پێش دەنگدان لەسەر وەرگرتنەوەی متمانە سەرۆکی پەرلەمان ڕێگە دەدات بە قسەکردن لەسەر ئەم بابەتە بۆ دوو ئەندام لەوانەی داوای لێ وەرگرتنەوەی متمانە دەکەن و دوو ئەندامیش لەوانەی دژی لەسەرنەوەی متمانەن
چوار سەرۆک وەزیران بە متمانە لێسەنراو ئەژمار دەکرێت ئەگەر زۆرینەی دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان دەنجیاندا بۆ لێسەنەوەی متمانە. 5 ئەندامی ئەنجومەنی وەزیران بە متمانە لێسەنراو ئەژمار دەکرێت ئەگەر زۆرینەی ڕەهای ئەندامان دەنجیاندا بۆ لێسەنەوەی متمانە. 6 بابەتی لێسەنەوەی متمانە لە ماوەیە کە لە 5 ڕۆژ زیاتر نەبێت لە ڕۆژی پرسانەوە ئەنجام دەدرێت داوا دەکەم بخێ دەنگدان. ئەو مادەیە بەو شێوازی خوێندرایەوە دەخینە دەنگدان. مادە 75 هەژدە لێرە 52 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژن شەش کەس دژن بە زۆرینەی دەنگ مادەی 75 پەسەند کرا. مادەی 76 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 76 هیچ تێبینی لەسەر نییە وەکو خۆی کە هەیە دەیخوێنینەوە. ئەگەر پرساندن بە وەرگرتنەوەی متمانە لە سەرۆک وەزیران کۆتایی پێهات ئەوە کابینەی حکوومەت بەدەست لە کارکێشاوە هەژمار دەکرێت و وەک حکوومەتی کاربڕێکەر بەردەوام دەبێت تا ئەو کاتەی بە پێی یاسا کارپێکراوەکان کابینەی نوێ پێک دەهێنرێت. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. نۆزدە لێرە 57 کەس بە پەسەندی دەزانن ئەوەی دژە. کاک مامۆستا حەسەن کەس دژ نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی 77 و کۆتایی هەموو ڕێکارەکانی چاودێریکردنی پەرلەمان بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی کۆمسیۆن و دەستە سەربەخۆکانیش دەگرێتەوە. ئەمە وەکو خۆی کە هەیە بەبێ دەستکاری دەخرێنە دەنگدان. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. مادەی 77 24 لێرە 62 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. بەڕێزان پشوێکی یەک چارێک وەردەگرین و دەگرن. کاک عومەر ئەو تێبینیە بەڵێ تەنها بەڕێز دکتۆر فرسەد هەمووەکە لابە هەمووەکە یەک چارێک 15 دقیقە